باش بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵی کە ئەم ڕۆژ با کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست هیوادارین هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان ئەمڕۆ هەروەک دەزانن کە دەی سێیە کە دەی سێش بەروارێکە دانراوە بۆ ڕۆژی جلی کوردی کە ئەمەش لە کاتێکدا دێ کە بە بڕیارێکی پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژە دیاری کرا بە ڕۆژی جلی کوردی دانرا بۆ ئەوەی کە لەم ڕۆژەدا تەواوی کوردستانیان جلی کوردی بپۆشن. لە ئێرەوانە ئێمە پیرۆزبای خۆمان ئاڕاستی سرجەم گەلی کورد دەکەین لە هەر چوار پارچەی کوردستان و بۆ هەر تاکێکی کورد لە تەواوی دنیادا. لە هەمان کاتا کە ئەمڕۆ وتەیە کە هاوکات ساڵیادی ڕاپەڕی نامەزنەکەی بەهاری ساڵی 1990 کە لەم ڕۆژەدا ناوچەکانی مەسیف و ڕەواندز، ناوچەکانی ئاغجەلەر، قەرەهەنجیر، هەریر، باتاس، خەلیفان، سۆران، چۆمان، ناوچەکانی دەوروبەری لەم ڕۆژەدا ڕاپەڕێن و ئێمەش لێرەوانە پیرۆزبای خۆمان ئاڕاستی سەرجەم کوردستانیان دەکەین. خۆشەویستان، جگەلەوەی کە ئەمڕۆ پەیوەندی ڕاستەوخۆیان ڕاستەوخۆمان دەبێت لەو ناوچانەی کە ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینیان هەیە لەوانە میوان داخڵ دەبێت لە هەمان کادا بەشداربووانی ڕاپەڕین لە سەر ساڵیادی ڕاپەڕین و لەسەر چیرۆکی ڕاپەڕینەکان بۆمان ئەدوێن. ئەمە بە شێوەیەکی گشتی تەوەرەکانی ئەمڕۆمان دەبێت و لە هەمان کاتا کە ئەمڕۆ جگەلەوەی کە لە دەرەوانی ڕاستەوخۆمان دەبێت لە ستۆدیۆش میوانمان دەبێت کە میوانی ئەمڕۆمان لە ستۆدیۆ لەسەر ڕاپەڕین دەبێت، بەڵام ڕاپەڕین باز لە مێژووی ڕاپەڕین ناکەین، بەڵکو باز لەوە دەکەین کە ڕاپەڕین بە شێوەیەکی ئەکادیمی باز لەوە دەکرێت کە ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکان چی دەبێت لەوەی کە ئەم بۆنە و ڕووداوە نیشتیمانیانە بە ئەکادیمی بکرێت تا چەند ناوەندەکانی خوێندن گرنگیان بەوە داوە کە ئەم بۆنە و ڕووداوە نیشتیمانیانە بە ئەکادیمی بخوێنرێت یاخود گرنگی پێ بدرێت باز لە داستانەکانی ڕاپەڕین لە مەنهەجدا جێبکرێتەوانێ بۆ ئەوەی کە نەوەکانی ئێستا و نەوەکانی داهاتوو لەو ڕێگەیەوە زانیاریان هەبێت. بەڵێ خۆشەویستان، هەروە گوتمان کە ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینی قەرەهەنجیرە، بە پێکەوانێ راپۆرتێک بینین لەسەر قەرەهەنجیر و لەسەر ساڵیادی قەرەهەنجیر ئەترەگەڕێن وڵاتە. ڕاپەڕینی ئازاری ساڵی 1992 ئەو ڕاپەڕینە جەماوەریە مەزنە بوو کە جەماوەری باشووری کوردستان بە پاڵپشتی هێزەکانی بەرەی کوردستانی ئەو کات و بە پێشەنگی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوویدام و دەستگاکانی ڕژێمی بەعەزدا تەقیەوە. لە ڕۆژی دەی ئازاری ساڵی 1992دا جەماوەری ڕاپەڕی و هێزی پێشمەرگا لە شەقلاوە و لە هەردوو قۆڵی هەریر و باتاس هێرشیان بۆ سەر مۆڵگە و ڕەبیەکانی هێزەکانی ڕژێم دەست پێکرد و لەم شاڵاوەشدا شارۆچکەکانی هەریر و باتاس و بەرزایەکانی سپیلک و شارۆچکەی خەلیفان و تا سۆران و چۆمان و حاجۆمەران و ڕەواندز و مێرگەسوور ڕزگار کران و لە هێزە داگیرکەرەکەی ڕژێم پاکرانەوە. لە قۆڵێکی دیکەی شەقلاوەوە جەماوەری ڕاپەڕی و هێزی پێشمەرگا بەرەو شارەدەی کۆڕێ و پیرمام و سەلاحەدین و سەری ڕەش بەڕێکەوتن و لە ماوەیەکی کەمدا ئەو ناوچانەش تا ئۆردوگای بەسوورە ڕزگارکران و تەواوی مۆڵگە و ڕەبیەکانی دوژمنیش پاکرانەوە.
هەر لە ڕۆژی دەیمانگدا جەماوەری ڕاپەڕی و هێزی پێشمەرگە لە چەمچەماڵ و کۆیەوە بەرەو ناوچەکانی ئاغجەلەر و تەقتەق بەڕێکەوتن و لە ماوەیەکی کەمدا ناوەندی هەردوو ناحی ئاغجەلەر و تەقتەق و دەوروبەری لە مۆڵگە و سەربازگەکانی ڕژێم پاکرانەوە و کۆنتڕۆڵ کران. هاوکات لە قۆڵێکی دیکەی چەمچەماڵەوە هێزی پێشمەرگە و جەماوەری ڕاپەڕی و بەرەو ناحی قەرهەنجیر و دەوروبەری بەڕێکەوتن و لە ماوەیەکی کەمدا ئەو ناوچەنەش ڕزگار کران لە هێزەکانی ڕژێم پاکرانەوە. مژدەتان لێبێت کە بەما ڕۆژی ڕزگاری کوردستان و دیموکراسی عێراق نزیک دەبێتەوە. بەڵێ خۆشەویستان، ئێستاش چینە لای پەیامنێرمان هۆنا ڕەسوڵ کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵمانە کە بۆمانە دوێت لەسەر هەڵمەتی پاکردنەوەی شاری ڕانیە لە ڤایرۆسی کۆرۆنا. هونەر سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاوتان لێبێ، بەیانیتان باش. ئەم وێرانەی کە دەیبینن هەڵمەتی پاکردنەوەیە لە ناو شاری ڕانیە. هەڵمەتەکە هەڵمەتێکی گشتگیرە و هەڵمەتێکی سەرتاسەریە لە شاری ڕانیە و شاری قەڵازێ بەگشتی لە دەڤەری ڕاپەڕین دوای ئەوەی کە لەسەر ڕۆژی ڕابردوودا چەند کۆبوونەوەیەک ئەنجام درا بە مەبەستی هەڵمەتی پاکردنەوەی ناو شار. بڕیار درا کە ئەمڕۆ ئەم هەڵمەتە ئەنجام بدرێت لە دەروازەی شاری ڕانیەوە. هەڵمەتەکە دەستی پێکردووە و تاوەکو کۆتایی شاری ڕانیە و لە شاری قەڵازێش بە هەمان شێوە بەردەوامی دەبێت لە ڕاستیدا. پێشتر هاوڵاتیانی شاری ڕانیە ئاگدار کرابوونەتەوە کە ئەم هەڵمەتە ئەنجام دەدرێت، بەڵام بازار و شوێنە گشتیەکان داناخرێن. لە ڕاستیدا پێشتریش هاوڵاتیان ئاگدار کرابوونەوە کە ئەم هەڵمەتی پاکردنەوەی هەر بۆ خۆشی کەمێک ینی پێویستە ئەو هاوڵاتیانی کە نزیک دەکەونەوە کەمامەیان پێ بێت، چونکە کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست دەکات. هەڵمەتەکە دەستی پێکردووە بەڕ سەرپەرشتی ڕاستەوخۆی قایمقامی قەزای ڕانیە شاری ڕانیە و لە شاری قەڵازێ بە سەرپەرشتی ڕاستەوخۆی قایمقامەتی قەزای پشدەر دەبێت. ئەوەی کە ئێوە بینیتان ئێستا لە دەروازەی شاری ڕانیەوە لە مۆنومنتی شاری ڕانیە و هەڵمەتەکە دەستی پێکردووە لە بەردەم زانکۆی ڕاپەڕینیشدا ڕۆیشتن و کەمێکتر دەگەنە بەردەم قایمقامەتی قەزای ڕانیە و دواتریش بۆ ناو بازار. من دەمەوێت ئاماژە بۆ بدەم چنوور دیارە دوێنێ بە خۆشحاڵیەوە 164 هاوڵاتی لە شاری ڕانیە کە لە شاری ڕانیە و قەڵازێ لە 4 کەرەنتینەدان درابوون بە خۆشحاڵیەوە بەبێ ئەوەی کە دوای ئەوەی کە 14 ڕۆژمانەوە نتیجەکانیان نێگەتیڤ بوو و تا هیچ گرفتێک لە پشکنەکانیاندا نەبوو و دواتر لە گەڕاندرانەوە ماڵەوە. بەڵام شێوازی گەڕاندنەوەی بۆ ماڵەوە بە شێوازێکە کە بەڕاستی هەم لەژێر چاودێری پزیشکیدا دەبن، بەو معنایە کە لەژێر چاودێری پزیشکیدا دەبن کە لە ماڵەوەش لە ڕێگەی تیمێکی تایبەتی پزیشکیەوە ڕۆژانە ڕێنمایان پێدەدرێت. یان ئەگەر خوا نەخواستە حاڵەتێکی نەشاز کە دوای ئەوەی لەم 4 ڕۆژە دەرنەکەوتو یەکێک لە نیشانەکانی نەخۆشی کۆرۆنا لەم هاوڵاتیانە دەربکەوێت کە ئێستا لە ماڵەوەن. ڕاستەخۆ تیمەکانی پزیشکی ئاگدار دەکەن، تیمە پزیشکیان ئاگدار دەکەن تاوەکو سەردانیان بکەن یان خۆیان سەردانی بنکەکانی تەندروستی بکەن تاوەکو نیشانەکانیان لێ دەربکەوێت. ئەوەی کە دوێنێ یەکێک لەو بابەتانی کە هەڕەی مەشکردمان بە پرسیار بۆ سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین ئەوەیە کە ئەم هاوڵاتیانە کاتێک کە کارتینیان جێهێشتە و گەڕاونەتەوە ماڵەوە بۆ ئەوە نەگەڕاونەتەوە بەڕاستی کە خەڵکێکی زۆر سەردانیان بکات، عنی پێیان وابێت کە لە سەفەرێکی دوورە و ماوەیەکی زۆرە خەڵکیان نەبینیوە، چونکە بەشێک لەو هاوڵاتیانە هەر 14 ڕۆژە خۆیان لە کەرەنتینن و پێشتریش ماوەیەکی زۆر لە ئێران بوونە. ینی ئێستا کاتێک گەڕاونەتەوە باشترین حاڵەتەوەیە کە ئەمانە بە تەنیا بن لە ماڵەوە و لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە. ینی کەرەنتینیان بۆ بەجێنێشتوە کاتێک کە جارێکتر بێنەوە ناو خەڵک بەم خێراییە و خەڵک سەردانیان بکات بە مەبەستی بەخێراتنەوە یان ینی گەیاندنی هەر جۆرە پەیامێت، چونکە بە پێی وتی بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین کۆی ئەم هاوڵاتیانە 14 ڕۆژی تریان پێویستە تاوەکو لە ماڵەکانیان دەما بمێنەوە، دواتر دەتوانن بە شێوەیەکی ئاسایی لەگەڵ هاوڵاتیانی تر مامەڵە بکەن. ئێمە لە سنووری ئیداری ڕاپەڕین 4 کەرەنتینەمان هەیە لە شاری ڕانیە و قەڵازێ. ئەوانە هەمویان حازر کرد، هیچ گرفتێکیان نییە و بە بەردەوامی لەژێر چاودێریدان. ئەمە جگە لەوەی کە
نەخۆشخانەی تایبەت لە شاری ڕانیە نەخۆشی گوازراوەکان لە شاری ڕانیە هەیە لە شاری قەڵازێر واتە جگە لەم 4 کەرەنتینەیە نەخۆشخانەی ڕانیەوە نەخۆشخانەی قەڵازێشەیە کە ئەم نەخۆشخانەیەش خوا نەخواستە لە ئەگەری ڕوودانی حاڵەتێکدا یان دەرکەوتنی حاڵەتێکی کۆرۆنا بێگومان ئەو هاوڵاتیانە دەگوازنەوە نەخۆشە بەڵام هەتا ئەم ساتە بە خۆشحاڵیەوە هیچ حاڵەتێکی نەخۆشی کۆرۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین تۆمار نەکراوە لە ئێستادا جگە لەم 164 کەسەی کە گەڕێنراونەتەوە ماڵەوە 19 کەسی تریش لە کەرەنتینەکانی سنووری ئیداری ڕاپەڕیندا ماونەتەوە کە هۆکاریمانەوە ئێوان کە بەشێک لە هاوڵاتیان ینی ئەگەر جۆرە لە نیگەرانیان هەبێ تەنهامانەوەیان لە ناو کەرەنتینەکاندا ئەوەیە کە کاتەکەیان تەواو نەبووە یعنی پێویستە 14 ڕۆژ تەواو بکەن و دواتر بگەڕێنرێنەوە ئەم 164 کەسەی پێشتر ینی کاتەکەیان تەواو بوو 14 ڕۆژەکەیان تەواو بووە گەڕێنرانەوە ماڵەوە ئەم 19 کەسەی تر هێشتا 14 ڕۆژیان تەواو نەکردووە و لە دوا ڕۆژەکانی مانەوەیاندا بێگومان پشتینەکانیان بۆ شایش سلێمانی دەنێردرێ و دواتر دەگەڕێنرێتەوە سنووری ئیداری ڕاپەڕین و بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینیش بۆ هەموو هاوڵاتیانی سنوورەکە ئیعلانی دەکا هەرچەندە چاوەڕێ ئەوە دەکرێت کە بە خۆشحاڵیەوە ئەو نەتیجەی ئەوانیش بێگومان هەر وەگەم هاوڵاتیانەی پێشوو بێگرفت بێ و هیچ گرفتێک نەبێت سنوور ئەوەی کە زۆر گرنگە لە سنووری ئیداری ڕاپەڕین دیارە جگە لە هەموو بابەتانە و کۆی مەترسیە گەورەی کە ئەم نەخۆشی کە جیهانی هەموو بێ بەخۆی وەسەرقاڵ کردووە حاڵەتی مەسلەی کاری نایاسایی و گەڕاندنەوەی بەشێک لە هاوڵاتیان لەسەر سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان ئەوانەی کە کەوتونەتە دەروازەی سنووری ئیداری ڕاپەڕینەوە یعنی ئەمەیەکێک لە گرفتە زۆر گەورەکانە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی ناوچەکە بەم شێوازە هەڵمەتی ڕشاندن و پاکردنەوەی ناوشار ئەنجام دەدا لەبەرەوەی کە دەزانێت مەترسیەکە مەترسیی گەورەیە و پێشتری ژەو هاوڵاتیانەی کە گەڕەندراونەتەوە لە کەرەنتینێدانراون و لەژێر چاودێری وردی پزیشکیدا بوون بەڵام هێشتا بەپێی وتەی سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین خەڵکێک هەیە کە هەوڵی نایاسایی دەدات و ئامانجێتی کە بە شێوەی نایاسایی لە وڵاتی ئێرانەوە بگەڕێتەوە خاکی هەرێمی کوردستان بە سنووری ئیداری ڕاپەڕیندا بە جۆرێک کە ئێمە لە ئیداری ڕاپەڕین هیچ مەرزێکی ڕسمی دەواازەیەکی ڕسمی نییە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران مەرزیشی ناڕسمی هەیە کە مەرزی کێلەیە کە مەرزەکە ناڕسمیە بەڵام بۆ هاتوچۆی بازرگانیە لە نێوان وڵاتی ئێران و هەرێمی کوردستان یعنی ئەم مەرزە لەژێر چاودێری زۆر وردایە بەڵام ڕێگای تری نایاسایی لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە بەکار دەهێنرێت تاوەکو هاوڵاتیان بتوانن ینی بەشێک لە هاوڵاتیان وەکو بەشێک لە کار و کەسابەت لە ماوەیەدا سەرقاڵی بوونە دانیشتوانی سنووری ئیداری ڕاپەڕین لە وڵاتی ئێرانەوە دەگەڕێنەوە بە شێوەی نایاسایی هەڵبەت ئەمە جگە لەوەی کە مەترسی بۆ کەسەکە خۆی هەیە و خۆی ئەم کەسە لە ژێر چاودێری تەندروستیدا نابێت دامان کاتدا خۆشی دەگەڕێتەوە ناو ماڵ و منداڵی و ئەمە گرفت دروست دەکات دوهەمینشت کە دەمەوێت ئاماژەی پێ بدەمەوەیە سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕینیش ئاماژەی پێدا لە دوێنێ لە کۆگری ڕۆژنامەوانێکەدا ئەوانەی کە کاری نایاسایی دەکەن دوای دەستگیرکردنیان دەکرێت ژێر چاودێری دوای ئەوەی کە 14 ڕۆژەکەیان تەواو کرد ڕوبەڕووی سزای یاسایی دەبنەوە و لە پێچینەوەی یاساییان لەگەڵا دەکرێت لەسەر ئەم کارە نایاسایی کە ئەنجامیان داوە دەگەڕێمەوە لای سپاس بۆ پەیامنێرمان هونەر ڕەسوول کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم زانیاریەکانە بە ئومێدی لە ساڵی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بەڵێ خۆشەویستان هەروەک لە پێشتریشە ئاماژەم پێکرد ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینی ناوچەی سۆرانە بە پێکەوە بینەری ڕاپۆرت تێبین لەسەر ساڵیادەکە و دواترە گەڕینۆلەتە ڕاپەڕین وچەرخانێکی گرنگ و ڕابوونێکی گەورەی جەماوەری و مێژووی بوو لە بێژووی بزودنەوەی ڕۆزگاری خوازی گەلەکەمان لاپەڕەیەکی پرشنگدار و پرشکۆیی و تەبایی و یەکڕێزی لایەنە سیاسیەکان و جەماوەری دڵسۆزی گەلی کوردستان بوو. دوا بەدوای ڕاپەڕینی ڕانیە و شارەکانی تر لە ڕۆژی دەیسەی 1991دا جەماوەری تێکۆشەر و کورتپەروەری سنوورەکانی سۆران و ڕواندز و باڵەکایەکی و برادۆست و دیانە و دەوروبەری با پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان و بەڕێنمایی و بەسەرپەرشتی ڕاستەوخۆی سەرکردایەتی بەرەی کوردستانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێیدا دینەمە و نەخشەداڕێژەری ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1991 کوردستان بوو. سۆران و دەوروبەریشی لە ڕژێمی بەعەز پاکرایەوە کە و کات سۆران بە قەزای سەدیقی ناویرا بوو.
ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژووی زۆر گەورە بوو لە ژیانی کوردایەتی کە سەردەمێکی زۆرە کورد ئەو سەرکەوتنە و ئەو گەورەیەی بەخۆ نەدیوە. دیارە سەرکردایەتی بەرەی کوردستانی بڕیاریاندا بوو پاشەوەی کە عێراق 8 سال شەڕی ئێران عێراقی کرد و پاشان هەجومی کوێیتی کرد. سەرکردایەتی بەرەی کوردستانی بڕیاریاندا بوو کە ئەو ڕۆ کاتێوەی هاتیە گەلی کورد ڕاپەڕی و بە پاڵپشتی هەموو گەلی عێراق بتوانن ئەو ڕژێمە پاشیە، ئەو ڕژێمە دکتاتۆریە، ئەو ڕژێمەی کەوا سەدان و هەزاران گوندی کوردستانی وێران کرد و خەڵکی چیمیاباران و ئەنفال کرد و تعریب و تەبعیس و هەیستنێما کە دەگە میلەتەکەی منەکە گوتیان وایان بە چاک زانی کە گەلی کوردی ئاگادار بکەنەوە لە نەورۆزی ئەو ساڵ ڕاپەڕین بکرێن. دیارە لەو پێناوەش هەندێک نامەیان بۆ ئێمە نار لە ڕێی ڕێخستنەکان کە ئەو کاتیان سەرپەرشتی هەموو ڕێخستنەکانی سۆران وەکرد. نامەکانن دانا ئەو بەڕێزانە ئەو خەڵکانەی کە چەکداری نیشتیمانی بوون، ڕەفیق و برادەری مەبوون و دەناسین و خزم بوون و ئیدی نامەکانن بەسەردا دابەش کردن. ئەوانیش ئامادەیان تێدا بوو خۆیان حاضر کرده بود. ئەو ڕاپەڕینە ڕاپەڕینێکی زۆر گەورە بوو. ئەما وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕێخستنەکانی یەکێتی بووین بەڕاستی شانازی پێواکەین، پێسەر بەرزین و هەتا دنیاش خراپەبی ڕەنگەنەوەکانیشمان شانازی پێوە بکەن بەو سەرکەوتنە مەزنەی. ئێمە وەکو دانیشتوانی سۆران یان خەڵکێکی سۆران کاتی خۆی کە قەزای سدیقیان پێدەگۆ ئێمە لە ئوردوگای گەڵاڵە بووین و هەروەها ئەو شوێنێکی ئێستامە لێرەین کاتی خۆی سنوورەکە وانە بوو. لە یادی ڕاپەڕین ئێمە کۆمەڵک گەنج و لاوی سۆران بووین. معلوماتمان هەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی ڕاپەڕینی هەیە و ئەو مەفرەزە سەرەتایانەی ئەو مەفرەزە پارتیزانانەی کە هەبوون شەید جەلال حاجی و کۆمەڵک لە پێشمەرگە قارەمانەکان لە مەنتیقەی بالیسان و هەروەها لە مەنتیقەی مەلەکان دواتر هاتنە مەنتیقەی باڵەکایەتی. ئێمە ئەو معلوماتەمان هەبوو لە ڕێی ڕێخستنە نهێنیەکانی خۆمان کە ئەو کاتی کۆمەڵک لە خەڵکی تێکۆشەر هاوکار و پشتیوانی شەید جەلال حاجی و مەفرەزەکەی بوون. ئەویان خاڵەکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە و ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ڕادیۆی دەنجی گەلی کوردستان ئەکردەوە کە ڕۆڵێکی پێشەنجی هەبوو لە ڕاپەڕین. بەڕاستی هەمومان چاوەڕێی مژدەی سەرکەوتنی شار بە شار و گوند بە گوند بوون لە دەنجی گەلی کوردستان و ئێمە لێرە لە سۆران کە کاتی خۆی کە ڕاپەڕین دروست بوو کۆمەڵە خەڵک بوون، هەم لە ئوردوگای گەڵاڵی کە خەڵکی باڵەکایەتیەوە خەڵکی تریشی تێدا بوو و هەم لە ناودەشت و خەڵکی دیانە و خەڵکی دێڵزیان و بادلیان و هەروها باڵەچیان بە هەمومان بێک دەست و بێک ڕنگ و بێک تیم هەمومان بەرەنگاری ڕژێمی بەحەز بووینەوە و ڕاپەڕینمان دروست کرد. یەکەم تەقەی سۆران کە کردی پێشمەرگەیەکی فەرماندەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە بەداخەوە لە کەرکووک شەهید بوو لەگەڵ سێ هاوڕێی کە ئەوانی شار خەڵکی مەنتیقەی سۆران و باڵەکایەتی بوون. لەگەڵ جۆش و خرۆشی ئێزگەی دەنگی گەلی کوردستان جەماوەری دەبەری سۆران و ڕواندز و دەوروبەری ئەڵیان کوتایە سەر مۆڵگە و دام و دەستگا داپڵۆ سەنەرەکانی حیزبی بەعسی ڕووخاو لە ماوەی تەنیا چەند کاتژمێرێکدا تەواوی سنوورەکەیان لە بەحسیە فاشستەکان پاکردەوە و ئیدی ئەو ڕۆژە جەماوەری ڕاپەڕیوی ئەو سنوورانە یەکەم هەناسەی ئازادیان هەڵمژی. ئەو ڕۆژە ڕاپەڕین دەستی پێکرد لە سنووری برادۆست من سەرپەرشتایەتی ئەو سنوورەمە کرد. ئەو ئەرکێ بە ئێمەس پێدرا بوو دیارە بارگای فرقەی 33 قیادەت قوات بەدر و لیوای 431 کە لە سەری بەردی بوو. ئێمە وەکو ڕێخستنەکان خۆمان حاضر کرد کاتژمێر
دەونی بەیانی توانیمان لە لای فەرقەی 33 دەست بەسەر بارگای فەرقەی دابنێت خەرچی ڕاپەڕەوی منتقەی برادۆست و هەموو دەڤەرەکە هەرستان و لۆ کات ژمێر 12 هاتین بۆ سەری بەردی و دەستمان بەسەر بارگای لیوای 431 کرد کە سەرپەرشتیاتی ئەو لیوایە پیاوێک بە ناوی مقەدەم عەلی ئەیکردو توانیمان لە خیلالی چەند دقیقێک دەست بە هەموو دام و دەستگای حکوومەت و چەند مستەمسەکاتی ڕسمیش بکەویتە دەستمان دیارە خەڵکەشی زۆری دەڤەری سۆران ژێهر هات و توانیمان ئەو جەماوەرە ڕاپەڕیوەی سۆران و برادۆست لە سەی تەری سەری بەدی بێکەوە بە هەماهەنگی بچین بۆ بارگای لیوای 431 سەری بەردیش لە ماوەیەکن بەڵام ئێمە وەکو کورد زۆر ئەو هەموو جەیش و عەسکەر و زابط و دەرەجەدارانە کە لە ئەو شنوورەدا بوون دەتوانین لە گوڵ کاتر پێمان نەگوت بێگەچی ئەو خەرکانە بوون ئەو لیوایە بوو کە ڕۆژانە هەموو منتیقەی برادۆستی ئاگادار ئەکردەوە کە گوندەکانتان ئەبی چۆر بکەن و هەمویان هەرگرتینەوە بۆ گوندی بادیلیا و ناوچەی سۆرانیان گواست بووینەوە بەڵام ئێمە زوو خۆشبەختانە وەکو ئینسانیەتش ئەو جا ڕحمەمان بەو هەموو جەیش و ئەو هەموو دەرەجەدار و ئەو هەموو زابط و ئەو هەموو خەرکەی شتێکتمان دەست هەمومان کردو لە گوڵ پێمان زیاتر نەگوتن و تەنها توانیمان لە خیلالی چەند سعاتێکدا دەست بەسەر بارگای فەرقەی 33 و بارگای لیوای 431 دا بگرین دوای ئەوەی لە 53 لە ڕانیا ڕاپەڕین دەستی پێکرد و دەنگ و پەیوەندیەکان دروست بوون لە نێوان ڕێخستنەکان نرخستنی هینەکانی ناوشار و خەڵکی دڵسۆزی کورد و دابەزینی مەفرەزە پارتیزانەکانی بەرەی کوردستانی بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان ئەوە بوو لە 9 مانگ من و کاک سەی سەدرەدین و حاجی محەممەد چوینە دۆڵی ئاڵانە لەوێ دوو برادەرمان دیت کاک شاخەوان و کاک ئەنوەری سەعیداغەی لە ماڵی لە نزیک ماڵی کاک بڕهان بلەیی بوون لەوێ بوون دیار بوو تعلیماتی ڕاپەڕینیان پێبوو تعلیماتێکیان بە ئێمەدا وتیان بڕۆن بەیانی دەی مانگە لە سۆران ڕاپەڕین دەست پێ دەکا و پەیوەندی بە کاک ئەحمەد و کاک عەبدوڕەحمان جوجرینگەی ئەوانەوە بکەن و پێکەوە وەکو مەفرەزەیەک بەیانەکەی ئامادە بن و ئێمەش دەگەینە ئەوێ ئەوە بوو فعلەن دەی مانگ ئەوان بە خەلیفان داهاتن خەلیفان زووتر ئازاد بوو هاتن و گەیشتنە سۆران و لە سۆرانی سعات 11 و دەستی پێکرد ئیدی سەرجەم دام و دەستگاکان کەوتنە شەڵەژان و پیاوانی بەعس هەڵاتن و پێشمەرگە و درسۆزان و کۆمەڵانی خەڵکی شارەکەش دەستیان بەڕاپەڕین کرد و بۆ ڕاوەدونانی بەعسیە فاشست و کۆنەپەرستەکان و کوردکوژەکان ئازادکردنی سنووری قەزاکانی سۆران و ڕواندز و باڵاکاتی و برادۆست و دیانە و دەوروبەری و تەواوی شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان بە خوێنی ئاڵوگەشی چەند شەهیدی گیانفیدا و قارەمان هاتەدی کەوەکامی شەیەچەتی پشتی شێری بەرکەوتووە و زۆربەی شەهیدانی ڕۆژانی ڕاپەڕین لە پێشمەرگە و ڕێخستن و شانە چەکدارەکانی یەکەتی نیشتیمانی کوردستان بوون بڕوا برادۆستی گەلی کوردستان قەزای سۆران بەڵێ عزیزان کاتی گفتوگۆکردنی بابەتەکەمانە هەروەک دەزانین کە ڕاپەڕین لە 5 ئازاری ساڵی 1991 دەستپێکی ڕاپەڕین لە شاری ڕانیۆ بوو کە دواتر نازناوی دەواازەی ڕاپەڕینی پێدرا پاشان شار و شارۆچکەکانی تری کوردستانی گرتەوانێ و کە هەتا لە کۆتا ڕۆژدا لە 14 سێ کە ساڵیادی ڕاپەڕینی
شاری دهۆک و دەوروبەری بوو کە بە هەمووی ئەگەر کوی بکرێتەوانێت 9 ڕۆژ بۆ 10 ڕۆژ لە ماوەی 9 ڕۆژ بۆ 10 ڕۆژدا توانرا تەواوی کوردستان لە دەستڕژێمی بەعز ڕزگار بکرێت و پاک بکرێتەوانێ کە لە هەمان کاتا ئێمە لەم تەوەری ئەمڕۆمانە ئەمانەیە گفتوگۆ بکەین لەسەر ڕاپەڕین بەڵام ڕاپەڕین باز لە مێژوو ڕاپەڕین ناکەین لەبەر ئەوەی کە لە پرۆگرامەکانی پێشودا و لە چەند ڕۆژی ڕابردوودا بە وردی باز لە ساڵیادی ڕاپەڕین و ڕاپەڕینەکانی ڕۆژانی پێشووتر کراوە بەڵام ئەمڕۆ ئەمانەیە باز لە ڕاپەڕین بکەین بە شێوەیەکی ئەکادمی واتە باز لەوە بکەین کە چۆن داستانەکانی ڕاپەڕین بە ئەکادمی بکرێن یاخود باز لەوە بکەین کە ڕۆڵ و ئەرکی ناوەندە ئەکادیمیەکان چی دەبێت بۆ بە ئەکادیمیکردنی بۆنە و ڕووداوە نیشتیمانیەکاندا تا چەند لە خوێندنگەکاندا گرنگی بەم داستانانەی ڕاپەڕێن و بەم بۆنە و ڕووداوە نیشتیمانیانە دراوە بۆ ئەوەی کە وەکو منهەجێک یاخود لە منهەجدا جێگەی بگرێتەوانێ بۆەوەی کە نەوەی ئێستا یاخود خوێندکارانی ئێستا و نەوەی ئێستا و نەوەی داهاتوو بتوانن سوودی لێ ببینن لە هەمان کاتدا زانیاریەکیان هەبێت لەسەر ڕووداوانەی کە لە ڕابردوودا ڕوویداوە هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرکەوت شەریفمان کردو کە بەڕێزیان مامۆستای زانکۆن مامۆستا سەرکەوت سڵاو لێبێ و بەیانیت باش بەیانی و سەرجەم بینەرە بەڕێزەکانتان باش زۆر سوپاس ساڵیادی ڕاپەڕینی پیرۆز بێ و لە هەمان کاتدا ڕۆژی جلی کوردی پیرۆز بۆ جلی کوردی لە بەرانی ساڵیادی ڕاپەڕین لە تەواوی ئازادی خوازانی کورد پیرۆز دەکەم وڵایی ئەم ساڵ بەداخەوە یعنی ڕاپەڕینمان کەوتە ڕۆژانێکەوە کە پەتایەکی ترسناک بڵاو بۆتەوە لە سەرتاسەری گیانە منێک یەکێکم لەوانەی کە زۆر ینی ارتباطمە یاخود زۆری حەزم بە بۆنە کوردەوارەکان و بە تایبەتی جلی کوردی و لە جیاتی دەستی جلی کوردی مێن بەڵام بڕاب کە ینی ئەم پەتایەکە بڵاو بۆتەوە جۆرێک لە ئەو یڵە سترێسی نەفسی دروست کردووە ینی هەر بیریشم نەبوو لەبەر ئەوە ڕۆژی جلی کوردیش لە تەواوی هاوزمانان و هاونەتەوەی کورد یاخود نەتەوەی کورد پیرۆز دەکەم لە تەواوی دنیادا زۆر باشە مامۆستا سەرکەوت ئێستا سەر بینە سەر باسەکەی خۆمان و پێم خۆشەوەکو مامۆستایەکی زانکۆ خوێندنەوەی تۆ چیە بێت بۆ ڕاپەڕین ئێمە سەرەتا گرنگە لە پێناسە و چەمکی ڕاپەڕینەوە دەست پێ بکەین ڕاپەڕین چییە و جیاوازی یاخود تایبەتمەندیەکانی ڕاپەڕین لەگەڵ شۆڕشا چییە زۆر جار ئێمە بە حکمی ئەوەی کە معریفەی جۆرێک لە معریفە و تێگەشتنمان بۆ چەمکەکان کەمە یاخود ئالۆزە بۆیە هەندێک جار چەمکەکان تێکەڵەکەین ئەگەر ئێمە لە سادەترین پێناسی ڕاپەڕین بکەین ئەتوانین بڵێن بزوتنەوەی یان جوڵانەوەیەکی خۆڕسکی میلیە کە گەلێک کۆمەڵە خەڵکێک لە ئەنجامی سەپاندن یاخود هاتنە ئارەی بارودۆ یاخود زروفێکی سیاسی سەربازی ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری دینی یەتە ئاراوە لەلایەن دەسڵاتێک و یان لەلایەن جیهەتێکی تەنفیزیەوە سەپێنرێ بەسەر گەلێکدا یان کۆمەڵە خەڵکێکدا وا ئەکا کۆمەڵە هۆکار تەرەکومەکەن کەڵەکا بن لە پڕێکە ئیتر ئەم بارودۆخە نالەبارە لای ئەم کۆمەڵە خەڵکە ژێردەستەیە چیتر قابلی تەقبولکردن نییە بۆیە وەکو بورکانێک ئەوەی بڵین بورکانێکی کۆمەڵایەتی ئەتەقێتەوە بەڕووی ئەو دەسڵاتەیە بەڕووی ئەو دام و دەستگایانەیە کەچی کە ئەم بارودۆخیان هێناوەتە ئاراوە ڕاپەڕین ئێمە گەرورتری کەینەوە ئەوە ڕاپەڕینی باشووری کوردستان بە نمونە وەرگین هەڵبەت ڕاپەڕین 1990 یەکەم ڕاپەڕینیە لە دیرۆکی هاوچەرخی کووردە ئێمە پێشووتریش چەندین ڕاپەڕینمانە بۆ بە تایبەتی لە دەڤەری سلێمانیە لە ڕاپەڕینی ئەیلولی 1970 سلێمانی بەردەرکی سەراوە دەست پێ بکەین هەتا ئەگا بۆ بە ڕاپەڕین و حرەکە میلیەکانی تر چی لە سەردەمی ڕژێمی پاشایەتی لە عێراق لە هەندێ ناوچەیە و چی لە دوای ڕژێمی هاتنەکای ڕژێمی کۆماری لە هەفتاوەشتاکان و هەتا ئەگا بە ڕاپەڕینی 1990 ڕاپەڕینی 1990 لە باشووری کوردستانە من ئەتوانم ناوی بنێم تەواوکەری یەکێک لە یاخود تەواوکەری قۆناغێک لە قۆناغەکانی شۆڕشی
ڕزگاری خوازینەتەوەی کوردە لە باشووری کوردستان چۆن ئەمە هاوپەیوەند یاخود گرێ ئەدەین بە بزوتنەوەی چەکداری کوردەوە ئێمە ئەزانین ئەبینین مەسلەی بزوتنەوە ڕزگاری خوازیەکان وە لە تەواوی لە کوردستانی گەورەیە ئەگەر لە شۆڕشەکەی شێخ عوبێدوڵڵاهی نەهەری لە 1970 وەریگرین تا دەگات بە شۆڕشی نوێ لە 1976 هەموو ئەمانە بەشێک لەم شۆڕشانە مەسلەی دروستکردنی قوارەیەکی سربەخۆ مەسلەی دروستبوونی دەوڵەت ئەگەر نایژینەنین دەوڵەتێکی نیمچە سربەخۆ ئامانج و یاخود بەشێکی گرنگ لە استراتێژی ئەم شۆڕشانە بووە بۆیە ئێمە لەو کاتێک کە ڕاپەڕین لە باشووری کوردستان لە سەر هەڵەدا ئەبینین بزوتنەوەیکی چەکداری شۆڕژگێڕی بە شاخەوەیە ئەم دوانە ئەم دوو حرەکەیە هەچەنە بەشێک لە تەنزیماتی یاخود لە شانە نووسووە کانی ئەم بزوتنەوە شۆڕژگێڕێ لە ناو ڕیزەکانی ڕاپەڕینن و جۆش و خرۆژ یاخود ئەبنە داینەمۆی ڕاپەڕینەکە ئەبینین لە هاوزەمان لەگەڵ یەکتریدا کە بزوتنەوەی شۆڕژگێڕیان بزوتنەوەی چەکداری لە شاخەریکی خەباتی ڕزگاری خوازیە لامان کاژ ئەم ڕاپەڕینە سەرڵدا کە ئەم دووانە کە ئەم دوو بزوتنەوەیە هاوتەریب لەگەڵ یەکارۆن کە هەردووکیشی ئامانجێکی دیاریکراوە ئەوش ڕزگاربوونە لە زۆڵم و زۆر و جەوروستەمی ڕژێمێکە ناوی ڕژێمی بەعسا کە بە هەموو ڕێگاکانی سەرکوتکردن سیاسەتی پیادا کردژی خەڵکی کوردستان و بەشێکیش لە کەمەنەتەوەی و ئاینەکانی ترکە لە باشووری کوردستان نیشەجێ بوون. باشە مامۆستا سەرکەوت بەو پێی کە بەشێک لە توێژینەوەی ماستەرەکەی بەڕێستان تایبەتە بە مێژووی گەلی کوردو لە ناویانە باست لە ڕاپەڕین کردووە بە پێی ئەو توێژینەوەی کە تۆ کردوتە یان بە پێی ئەو زانیاریانی کە لای بەڕێزت هەیە هۆکارەکانی ڕاپەڕین یا بڵێ ڕاپەڕینەکەی بەهاری ساڵی 1991 بۆ چێگەڕێنیتەوە؟ هەڵبات هەر ڕاپەڕین و شۆڕشێک کۆمەڵی فاکتەری زاتی و یاخود کۆمەڵی فاکتەری ناخۆی و دەرێکی هەیە ئێمە ئەگەر بە کورتی ئاماژە جارێک با بە فاکتەرە دەرەکیەکانی بکەین ئەبینین بارودۆخێک هات بۆ ئاراوە کە سەدام پەلاماری کۆیتیدا بوو و کۆیتی داگیر کرده بوو دواتر لەژێر هێرشێکی هەڵگەڕاوە کە هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا دروستی کردو بە ناوی ڕێوی بیابان دژی ڕژێمی سەدام حوسێن کە هاوپەیمانێتێکی گرنگ دروست کرا بۆ دەرکردنی سەدام لە کۆیت ئەم هاوپەیمانێتێت سەرباری ئەوەی کە بۆ هۆی دەرکردنی سەدام لە کۆیت و ڕاپەڕینی شیعەکانی سەری هەڵدا لە پارێزگا جنوبیەکانی عێراق لە هەموو لایەکەوە جۆرێک لە گۆشەگیری بۆ سەدام دروست بوو لە ئاستی نێودەوڵەتیە واتە هەلومەرج و بارودۆخێک هات بۆ ئاراوە سەدام جۆرێک لە گۆشەگیری بەهۆی پەلاماردان و داگیرکردنی کۆیتەوە جۆرێک لە گۆشەگیری بۆ دروست بوو ئەمە وای کردبوو لە ئاستی نێودەوڵەتی ڕژێمی سەدام ناشرین بوو و ببوو ڕژێمیی داگیر کرد و لە نەتەوەی گرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش کۆمەڵی قەراراتی قاسی تون دژی سەدام دەرکرا بوو لە ئاستی ئەمانە هەموو ئەمانە وای کردبوو کە ئەم ڕژێمە لە ئاستی نێودەوڵەتی هەرچی بکردایە سەرکۆنە ئاکرا بۆیە داگیرکردنی کۆیت لەلایەن سەدام و دواتریش شکاندنی لەلایەن دەوڵەتانی هاوپەیمانەوە جۆرێک لە چی بوو جۆرێک لە فاکتێکی گرنگی هێنا بۆ ئاراوە کە لە ئاستی نێودەوڵەتیە ئەم ڕژێمە گۆشەگیر بوو و ئەم ڕژێمە ناشرین بوو ئەم ڕژێمە توانای حرەکات و ئیدانەکردن و ئەوەی نەبوو هاواتە ئەو شکستە لە شەڕێکێتە کاریگەری هەبوو لە سەرێک لە فاکتەرە زۆر گرنگەکان بوو لە ئاستی نێودەوڵەتیە وەکو باسم کردێمە فاکتەری نێودەوڵەتی و فاکتەری ناوخۆیمانەیە ئەم فاکتەرە نێودەوڵەتێک خاڵێکی گرنگ بوو و لە گرنگترین فاکتەرە ناخۆیەکانیش ناخۆیە کوردیەکان و قۆیا خود عێراقیەکانیش مەسلەی سەرهەڵدانی ڕاپەڕین لە پارێزگا جنوبەکانی عێراق و سەبارەت بە فاکتەرە کوردیەکانیش ئێمە توانین بە دوو قۆناغ فاکتەرەکان چی بکەین فاکتەرەکان جا بکەینەوە قۆناغی یەکەمەوە بوو جۆرێک لە سەرکوتکردنیی تون هات بۆ ئاراوە کە ئەمە وای کردبوو هەستی نەتەوەی و هەستی ڕزگاری لای هەموو تاچێک بۆ ڕوژێنێ و تەماشاو بکردایە سەررجەم و یاخود زۆرینی چین و توێژەکان لە چەپەکانەوە لە مارکسیەکانەوە لە ئاینی و نەتەوەی سوسیالیستەکانەوە جۆرێک لە
هاو خەباتی یاخود هاو هەڵوێستیان بۆ دروست بوو کە چی بکەن کە ئەم ئەبێ لەم کەوتوبەندە خۆیان ڕزگار بکەن چونکە لەو کاتە بیرمان نەچێ ڕژێمی بەعز لە سلێمانی و بە تایبەتی لە ئەوەی پێڵن زۆنی سەوزی ئێستا زۆر تون بوو. قۆناغی دووەم قۆناغی وشیاری بوو، قۆناغی وشیاری بوو لەلایەن حرەکەیەکی چەکداری کوردیەوە کە یەکێتی و چەند هێزێکی تر جۆرێک تەوعیاندا یا بوو بە خەڵک کە خەڵک پێویستە چی بکات خۆی چەکدار بکات و ڕاپەڕین نزیکە و جۆرێک ئێمە ینی بۆ نمونە سیاسەتمەدار و بیرمەندێکی گەورەی وەک مام جەلال چەند ساڵێک پێش ڕاپەڕین تێبینی و یاخود پێشببینی ئەوەی کردبوو کە ئەم ڕژێمە بەرەو لە ناو چوونەچێ و بەرەو ڕوخانە چێک واتان ئەم دوو قۆناغە تەواوکەری یەکتر بوون هەر بۆیە ئەبینین هەم ئەو فاکتەرانەی کە ئەو زوڵم و زۆرە یاخود ئەو چەسان و کوشتن و بیریشمان نەچێت ئەنفال و هەڵەبجا ئەنفال و هەڵەبجا کاریگەری گەوریان دروست کردبوو لە لای تاچی کورد و بە جۆرێک ئەم ڕژێمە خۆی ناشرین کردبوو هەستە کرد یعنی بۆ دوژمنی ڕقەمەک بۆ کورد لە ئاستینی و دەوڵەتیەوە لەسەر ئاستی عێراقا بۆی ئەم دوو قۆناغا هەرچوانەکان گیر بوون و وایان کرد تۆڵەسەندنەوەیەک جگە لەوەش کە یعنی ناتوانین ناوی بنین تۆڵەسەندنەوە ناوی بنین خۆڕزگارکردن چونکە ئەگەر تەماشا بکەی بڕۆ ئەو شاید عیانانە کە لە ڕاپەڕینە بەشدار بوون ڕاستە بەشێک لەوانەی کە ڕۆڵی خراپیان نەبوو لە تەعزیبدانی کووردە تۆڵەیان لێکرایەوە و کوژران یاخود بە جۆرەکان لە ناوبران بەڵام ئێمە بینینی خەڵکێکی زۆر لە جوندی ئاسایی خەڵکێکی زۆر لە سەرباز کە هیچ ڕۆڵی ینی هیچ تاوانێکی گەوریان نەبوو سەرباری ئەوەیش کە جیران ویچیان لێ نەکرا و بەڕێکران بوو ناو کە سوکاری خۆیان گرنگترین فاکەدەوە بۆ توانین بڵین هەڵوێستی دروست بوو و هەم لای بزوتنەوەی چەکداری و هەم لای خەڵک کە چی بکەن کە خۆڕزگارکردنێک بێتە کایەوە وەکو چی ئەو کاتێش بە تایبەتی ژێمە گەر تەماشا بکەین جۆرێک لە ئەوەی کەیشێتی سۆڤێت بەرەو ڕوخانە چوو نزیکەی 15 تا 20 دەوڵەت جۆرێک لە سربەخۆیان وەرگرتە بوو و ئەو کاتێش کە ئێمە زانین بزوتنەوە سۆسیالیستیەکان لە ئاستی دنیاە حرەکاتی بڵاو بوون و حرەکاتی گرنگ بوون کە ئامانجیان زیاتر چی بوو جۆرێک لە دروستبوونی یاخود هەوڵدان بۆ دروستبوونی قەواری سربەخۆ کاریگەری گرنگجانە بوو. زۆر باشە ماوەستا سەرکەوت پێم خۆشە لەسەر توێژینەوەکەی بەڕێزت پرسیارێ بکەم بۆتە پرسیار لای من ئەو توێژینەوەی کە بەڕێزت کردوتە ئەو بەشەی کە تایبەتە بە کورد و باز لە داستانەکانی ڕاپەڕینەکەی چی سەرچاوەیەکت بەکارهێناوە بۆ توێژینەوەکەت ئایا لە سەرچاوەکاندا یاخود بەشداربوانی ڕاپەڕین خۆیانت دوانووە تا بیکەیت بە سەرچاوێک و بەکاری بێنیتەوە لە توێژینەوەکەتە من ماسەرنامەکەی من لەسەر پەیوەندی سیاسی دەرەجەکانی عێراقا لە زمنی بۆکو بەشێک یاخود وەکو بەشێک باسی قەزەی کوردی وەرگرتووە لە زمنی ئەم ماستەرنامەیە ئەم ماستەرنامەی من لێرە کە ئەم قەزەی کورد وەکو بەشێک وەرم گرتووە هەڵبەدێکی ڕوودا و ئەحداسی گرنگە لە زمنی ئەوەی کاکەوێتە ناو زمنی ماستەرنامەکەی منەوە من دوو جۆر مەسادرم بەکارهێناوە مەسادرێکیان کوردیە و مەسادرێکیان غەیرە کوردیەکان واتەن بە تایبەتیش نووسەر عەرەبی و ئەجنەبیەکانن بەداخەوە ئێمە ینی ئەمە داخێکی قوڵەوە داخێکی گەورەیشە بەشی زۆری ئەو کتێبانی کە ئێمە بۆیانە گەڕێینەوە کە نووسراون لەسەر نەژادی ئێمە لەسەر زمانی ئێمە لەسەر نەتەوەی ئێمە لەسەر نیشتیمانی ئێمە ئیستشراقەکانن واتە ڕۆژەڵات ناسەکانن نووسەرە غەیرە کوردەکانن ئێمە حتا ئێستا مەسادر و ئێمە لە ئەوەی لە ئەدەبیاتی بڵین مێژوو سیاسیش مەزدەر و مەرجەعمانێ بەشێکی زۆری مەسادرە ئەسڵەکانمان ئەو نووسەرانن کە غەیرە کوردن جۆرێک لە کەم تەرخەمیشی گەورە لای ئێمە هەیە من حتا لە کۆمەڵێک قەزەیە کە لە ماسەرنامەکە هاتۆتە بەردەمم ڕای نووسەرە غەیرە کوردەکانم زیاتر بە هەند وەرگرتووە کە لەبارەی کوردەوە کە لەبارەی ئەو نووسینانەی کە بەڕێزت ئاماژەت پێکەکەوتە نووسینەکانی نووسەرەکانن کە غەیری کوردن ئەم نووسینانەی کە تایبەتە بەم نووسەرانەی کە لە دەرەوەی کوردیا بڵێ غەیری کوردن ڕووداوەکان ڕاستەقینەی پێوە دیارە یاخود بڵێ کەم و زیایی تیان نەکراوە خۆی یەکێک لەو بابەتانەی مەسەلەی بابەتە مێژوویەکان جۆرێک لە تەحەویزەیەواتە لە ئەنگلی هەیە ئێمە تۆ ناتوانێت بڵێ دقیق هەموو شتێ ئەپێشرێ
چونکە بیرت نەچێ ئەو نووسەرش کە کتێبێکە نووسێ لەژێر سۆزی دەرونیایە یاخود لەژێر سۆزی قەومیایە لەژێر ئاینیایە و لەژێر سۆزی بۆ نمونە ئەگەر چەپ بێت یاخود سوسیالیست بێیان لەژێر دنیای سەرمایه‌داریە بێت ناتوانین نووسەر داماڵی لە عەتف ناتوانین نووسەر داماڵی لە کاریگەری دەوروبەر یاخود کاریگەری کۆی مەسەلە ئایدۆلۆژیەکانەوە بەڵام من لێرەیەک چین بە هەند وەرگرتووە کاتێک کە تۆ قەزەیەکت هەیە ڕای نووسەرێ وەرەگرێتەوە ماستەرنامەیەک بە تایبەتیش کە من لە وڵاتێکی عەرەبی یاخود کە ماستەرنامەکە مێناوە بۆ هانان بۆ زیاتر بۆ نووسەرە غەیرە کوردەکان بردەوە چونکە من ئەم ماستەرنامەیم لە کوردستان بۆ کورد نەنووسی بوو بۆ عەرەب نووسی بووم بە زمانی عەرەبی نووسی بووم لێرەیە ڕای نووسەرە عەرەبەکەم هێناوە بە هەندم وەرگرتووە و بە جامیعەکانی ئەوێ ئەڵێم بە خەڵکی خوێنەری ئەوێ ئەڵێم ئەو ڕاپەڕینەی کە من لە 91 دژی ڕژێمی سەدامی عەرەبی یاخود حزبی باسی عەرەبی اشتراکی بەرپامان کرد فەرموو ئەوە نووسەرەکانی خۆتانن ئەڵێن کورد مستحقی ئەوە بۆ کە ڕاپەڕین بکە ئەوە نووسەر و کاتیبەکانی خۆتانن پێمان ئەڵێن سەیری کە ڕژێمێک کە حکمی عێراقی کردو چۆن بۆ بەرامبەر بە کورد بۆیە زیاتر هەوڵماوە چی بکەم ئەوە ڕای خۆیان وەربگرم لەسەر چی لەسەر ڕەوایەتیدان بە قەزیەکەی ئێمە سەرباری ئەوەش وە نابێ ئێمە کۆمەڵێک خەڵکمانە بوو لە ڕاپەڕینە بەشدار بوونە کارکتەر بوونە کتێبیانەیە مەقالەیانەیە چاوپێکەوتنیانەیە و ڕای ئەوانەیشمان وەرگرتووە و ئەمانەش ڕایان گرنگ بووە بۆ ئێمە وە قسەمان لەسەر کردوون و ناکری ئەمانە یەک خاڵێکی گرنگ هەیە با من بۆ باسکەم باش ئێمە لە قەزەی دێکۆمنتکردنە و لە قەزەی ئەوەی کە ئەرشیفی خۆمان ئەحداسی خۆمان مێژووی خۆمان ئەو مینەتی و ماڵوێرانەی کە بەسەر خۆمان هاتووە زۆر کۆڵەوار و زۆر خراپین یعنی میلەتێکین زۆر کەم چیەکەین مەڵبەندی ئەرشیفمانەیە و مەڵبەندی وەسایقیمانێ مەڵبەندی بە دۆکۆمنتکردنمانەیە هەرچی چەنە ئێستا خۆشبەختانە و لە جامیعی سلێمانی مەڵبەندێکی وا کراوە یان سەنتەرێکی وا کراوەتەوە و ئێمەش وەکو زانکۆی چەرمون بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان سنتەری توێژینەوەی ئەنفال و جینۆسایدمان کردوتەوە کە ئیش بە دێکۆمنتکردنی بەڵگەنامەکانەکەین ئەمە کێماسیشی گەورەیە بۆ ئێمە ئەم کێماسیە یعنی چەند سەدەیەکە هاتووە باشە مامۆستا سەرکەوت کاتمان کەمە پێم خۆشە لەسەر نەوەکانی ئێسەش قسەیەک بکەین کە بێگومان نەوەکانی ئێساوانی کە لە جیلی نەوەتەکان بەدواوە خۆیان بیرەوەریەکیان نیە لەگەڵ ڕاپەڕینە یاخود ئاگاداری نین ڕەنگە ساڵانە بە بەردەوامی یادی ئەکرێتەوە لە ڕاگەیانەکانەوانێ باسەکرێت بەڵام تا چەند نەوەکانی ئێستا ئاگاداری ئەو باردۆخن و چی بکرێت بەوەی کە بڵێ داستانەکانی ڕاپەڕین لە ناخیان نابمێنێت یاخود شارەزایەکیان هەبێت و زانیاریان هەبێت پرسیارێکی جوانەوە دروستیشە ئێمە تەماشاکەین ئێستا جۆرێک لەوانەی کە سەرگوزشتەی ڕاپەڕینە جێڕنەوە یاخود بە شێوەی ئەفلام و زنجیرە بۆمانە جێڕنەوە ئەو نەوەی لە دوای نەوەیەک لەدایک بۆ ڕاپەڕینی نەبینیوە قورسە قەناعەت بەوە بکە کە تۆ بڵێ من ڕاپەڕینم ئاوا کرد ڕاپەڕین چی وا لەم نەوەیە بکەی بۆ ئەوەی چی بکە بۆ ئەوەی ڕاپەڕین وەکو دەستکەوتێ ببینێ تۆ ئەبێ ژیان یعنی کۆمەڵی هەنگاوی گرنگیان کۆمەڵی خاڵی گرنگ هەن کە تۆ ئەبێ وا لەم نەوەیە بکەی کە قەنەعەت کە ڕاپەڕین بووە باش تۆ ناکرێ باش یەک دانەدانە بۆ باسەکەم تۆ ناکرێ دەسڵاتێک کە ژیانێکی خۆشی بۆ فەرهەم نەکەی وڵاتێکی خۆشی بۆ بنیاد نەنیت نیخیتە سەرکار وڵاتێکی دەوڵەمەندت هەبێ ئەم وڵاتە نەوتی نەبێ زستان خۆی پێگەرم کاتەوە کارەبای نەبێ لەبەر ڕووناچی دانیشێ ژیان و مەعیشەتی نەبێ زانکۆ تەواو کە ئیشی دەست نەکەوێ لە هەمووی گرنگتر گەندەڵی هەتا بیناقاقی هاتووە ناکرێت تۆ بە ناوی شۆڕژگێڕێەوە هاتووی خۆت وەنەوەکەت لەو پڕی خۆشگوزەرانیە بێ و لەو پڕی ڕەفاهێتا بێ بەنەوەیەکی دوای ڕاپەڕین بڵێ من ڕاپەڕینم کردو وەرە سوپاسم بکە ئەم نەوەیە ئەڵێ تۆ ڕاپەڕین و بۆ خۆ کرد کاتی ئەم نەوەیە ئەتوانی ڕاپەڕین لە زیهنیا بهێڵیتەوە نەوەی دوای ڕاپەڕین کاتی ئەتوانی پێ بڵێ شانازی بە ڕاپەڕینەوە بکە ژیانێکی بۆ دابین کە عەلەل ئەقل باشتر بێ لەوەی کە لە پێش ڕاپەڕینە هەبووە تۆ جۆرێک لە نیمچە ئازادیەکە تێناوەتەکایەوە
دادگاکانت بە شێوەیەکی باش کار ناکەن شەفافێتت نییە گەندەڵی ڕۆچوە بەناو هەموو دام و دەستگایەکە خۆرەخکاری زەوی و زار قۆرەخکاری بازار هاوردەکردنی شتومەک و خۆراک و کاڵای بەسەرچوو زایدەن کۆمەڵێک لە هێزی چەکدار و عشیرەت ئەمانە بۆ خۆیان ڕۆڵیان هەیە لە تەحکومکردن بە وڵاتەوە و لە هەمووشی گرنگتر ئێمە بیرمان نەچێت کە بڕبڕی پشتی داهات لەم وڵاتەیە مەسلەی نەوتە کۆمەڵک بیخۆن و کۆمەڵی سەیریکەن ناتوانانی بەمنەوەیە بڵێ من ڕاپەڕینم کردووە کە ئەمنەوەیە پارەی پێ نەبێ پارەی پاکەتێکی پێ نەبێ 20 ساڵ 18 ساڵ بە نەبوونی و دەربەدەری کە سوکاری زەحمەتی پێوە ببینن بڵێ وەرە من ڕاپەڕینم کردووە ئەوش سەفەرێکی نەبێ ناکرێت تۆ بە مەسئولێ بێتە سەر تەلەڤیزۆن بەرپرسێ بێتە سەر تەلەڤیزۆن بڵێ من ڕاپەڕینم کردووە نەوەی دوای ڕاپەڕین مەجبوری شانازیم پێوە بکەیت باسم بکەیت لە کاتێکدا ماڵ و مناڵ و کەس و کار و ئەقریبای ئەم کەسە لەو پەڕی خۆشگوزەرانیان هەموو جارە لە ناو و جۆرێک لە این وەکو نوکتەی لێ هاتووە ئەڵێ ڕاپەڕینتان بۆ خۆتان کرد ڕاپەڕینتان بۆ خۆتان کرد خۆشەکەی بۆ ئێوە مینێتەکەی بۆ ئێمە یا زۆر جارۆک و خەیاڵێک ێتە بەرچاویان کە شتانی کە بۆیانێک گەڕێتەوە باسی خاتون ئەزانی کێشە گەورەکە لێرەیە ئەوەیە تۆ ڕاپەڕینی کردووە بەڵام ئەو بار بەشێک لەو بارودۆخەی کە ڕاپەڕینی هێنایە ئاراوە هەمان ئەو بارودۆخە بەردەوامە و بەرەو خراپتری شەڕە من هەموو یەک شێخ خەڵێکی گرنگەیە کە گرنگە لێرە ئاماژەی پێبین زۆر بە کورتی مامۆستا سەرکەوت کاتمانە ئەبوایە یەکێتی بۆ هێزێکی خاوەن ڕاپەڕین یاخود بڵین پشکی شێر لە ڕاپەڕینە هەرگیز ڕێگای نەدایە مەسالی ڕاپەڕین بەو شێوەی ئێستا بڕۆ یەکێتی ئەگەر خاوەنی کوێ ڕاپەڕینیش نەبێ خاوەنی بەشێکی گەوری ڕاپەڕینە نەئەکرایەکێتی ڕێگا بە مەسالی ڕاپەڕین ڕێڕەی ڕاپەڕین لە چوارچەوەی خۆی دەرچێ بۆرە بەرەو هەڵدێر بڕوە ئێستا بەرەو هەڵدێرە ڕوە ئێستا ڕاپەڕین بەرەو هەڵدێرە ڕوە ئەو ئامانجانی کە ڕاپەڕینی هێنایە بوون بەشێکی هەرە گەورەی لەبار چووە و بەشێکی زۆریشی نەهاتۆتە دی ئەکرێ ئێمە چی بکەین ئەگەر ئێمە ئەڵێ تۆڵی ڕاپەڕین بە کاچەنە بەداخەوە تەوەرەکەش فریان نەکەوتین مەسلەی بە دۆکۆمنتکردن بە دۆکۆمنتکردنی ڕاپەڕین ئێمە لە هەموو ڕێکەوە مەسلەی بە دۆکۆمنتکردنمان کەمە دەستگا یاخود ئەوەی کرد ناومە ناوە سوڵتەی کوردی یاخود حکومەتی هەرێم یاخود لایەنە پەیوەندیدارەکان بەم بوارەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەنە کەم تەرخەمی هەیە بەرامبەر بە کۆی مەسەلە نەتەوەی و نیشتیمانی وە کۆی مەسەلە مێژی و کللتوری کوردەکان وای لێ هاتووە وەکو ئەوەی ئەم دەوڵەت ئەم وڵاتە کە ساحێبی نەبێ دەستەکانە خۆش بێت مامۆستاگیان زۆر سپاس دەستە خۆش مامۆستاگیان زۆر سپاس بۆ زانیارەکانت زۆر سپاس بۆ مامۆستا سەرکەوت شەریف مامۆستای زانکۆ سپاسماندومان کردی بەڵێ خۆشویستان هەروەک لە پێشتردا ئاماژەمان پێکەی کە ئەمڕۆ ساڵیاتی ڕاپەڕینی ناوچەی قەرانجیر و ئاغجەلەرە هەر بۆمە بەسەرچینە لای پەیامێرمان مەجید کە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە سڵاو لەبێت مەجید زانیارەکانی لای تۆچین یا کار و چالاکیەکان لەسەر ساڵیاتی ڕاپەڕین چۆنە ڕات بەڕێوە بەڵێ سنوور سلااو لە ئێوە و سلااو لە بینەرانی گەلی کوردستان ڕاپەڕین لە هەموو لایەک پیرۆز بێت هەروەها ئەمڕۆ کە ڕۆژی جلی کوردیا ئەوەش لە سەررجەم خەڵکی کورد میلنەتەوەی کورد پیرۆزەکەم بەڵێ ئێمە ئەمڕۆ لە ناحیەی ئەغجەلەرین ناحیەی ئەغجەلەر ژۆک و سەررجەم شار و شارۆچکەکان و ناحیەکانی تر ئەمڕۆ ڕۆژی ڕاپەڕینێتی و هەر شارە بە شێوەیەک ڕاپەڕینی دەربڕی و ڕاپەڕینی ئەنجامدا ئاغجەلەریش بەو پێی کە لەو سەردەمەدا ناوچەیەکی محەڕەمە بوو خەڵکەکەی دانیشتوانەکەی ڕاگوێ بە زۆرەملی ڕاگەزرانە ئۆردوگاکان ئۆردوگازەکان لێرە نەبوون بەڵام لە ئانووساتی ڕاپەڕینە هاتنەوە زەیدی خۆیان و چالاکیەکانیان ئەنجامدا بەڵام جێڕانەوەی ئەو چیرۆک و ئەو بەسەر هاتوو ئەو ڕووداوێنێ ئەو کاتە خۆشترە لە زاری خۆیانەوە بیبەسین لێرە چەند بەشداربوویکی ڕاپەڕینی ساڵی 91مان لایەکە لە ئاغجەلەر خەڵکی ئاغجەلەرن ئەوان دەدوێنین و لە زاری ئەوانەوە ڕاپەڕین دەبیستین مامۆستا سڵاوت لێبێت جەنابەت بێتی ئێرەوە جەنابەت بیرەوەریەکانی ڕاپەڕین ئەوەی کە لەبیرت بێ بە کورتی باسێکمان بۆ بکەیت کە ئاغجەلەر جیاوازی و گرنگی ڕاپەڕینی ئاغجەلەر لەگەڵ شارەکانی تر چی بووە؟ بێگومان پێشەکەی بەخێر بێن سەر هەردوو چامان وەکو ستافی گەلی کوردستان
ڕێز و نەوازش دائەنوێنی بۆ سەرجەم شەهیدەکانی گەلی کوردستانمان بە تایبەتی شەهیدی سەرگردەمان کە ئێستا لە بەردەم پێکەرەکەی وەستاوین شەهیدی سەرگردە شەهید حەمەغەفور ئاغدەلەری و هاوڕێکانی و سەرجەم شەهیدەکانی سنووری ناوچەکەمان بێگومان ئەم ناوچەی ئێمە شادیەکێک بۆ لەو ناوچانەی کە زۆن و زۆرێکی حکوومەتی بەعسی بەسەرەوە بووە ئەقەڵگەکەی بۆی قوبڵ نەکراوە هەستاون بە سەرجەم ڕاپەڕینی وەکو بەشەکانی کە هاوکاری هێزی پێشمەرگە و جەماور بوونە بۆ بە سەرخستنی هێزی پێشمەرگە کە گەڕاونەتوانێت بۆ ئەم ناوچانە ئەمانیش کەم تەرخەمیان نەکردو و هاوکاری تەواوی هێزی پێشمەرگە بوونە و زۆر بەخێر بێن سەری و ڕێزی و نەوازش دووبارە بۆ شەهیدەکانی گەلی کوردستان دادەنوێنین و دبەلێنیشان پێ دەدەین درێژێ پێدەری خەباتی ڕێبازیان دەبین تاکو مابین. سپاس بەخێر بێن سەر چاومان بەڕێستان بەڵێ مامۆستا عومەر وەرەگرین مامۆستا عومەریش کەسێکی چالاک بووە لە ساتی ڕاپەڕینەکەی ئاغجەلەر لە ساڵی 92دا ئەمانەوە بەشێکیش لەو بیرێوەریانە بەشێک لەو ڕاپەڕینەی ئاغجەلەر لە زاری ئەوە ببیست مامۆستا گیان سڵاوت لێبێ و ئەم کاتەوە باش سپاس بۆ جەنابەت. بەڵێ مامۆستا ڕاپەڕینی ئاغجەلەر گرنگیەکەیم ئەمێ بۆ باسکەیت جیاوازی لەگەڵ ڕاپەڕینی شوێنەکانی تر لە ڕووی استراتیژیەوە چۆن بووە؟ لە ڕاپەڕینی ئاغجەلەر پێش ڕاپەڕین باسی ئەنفالەکەین ئێمە لەگەڵ ئەوەی حکوومەتی بەعز کەوتە شیمە بارانکردنی سنوورەکانمان ئەلفانکردنی سنوورەکەمان وێرانکردنی 64 دێل بە ناحیەکەشمانە خاپور کرا ئێمە مەفرەزە هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکانمانە بوو ئەو کاتێمە ماینەوە کاتێکی زۆر لەم سنوورە ماینەوەی ئێمە پەیوەندیمان دایم بە هێزەکانی پێشمەرگەوە هەبوو ئەو کات بە بڕیاری سەرکرداتی خۆمان بڵین هێزەکان ئەچوینەوە ناو شارەکان ئەویان هەر باس کرد وتیان بەزەوە نەبکەن خۆتان وا بکەن نەفەوتێن ئەو کاتە ئێمە چوینە وەردوگای تەشیە لە تەشێماینەوە لە وەردوگای تەشەی لێ لەگەڵ نزیک ئینتیفازە بۆ ئێمە دایما گەلی کوردستانمانە کردەوە ڕادەی گەلی کوردستان و چەکمان پێیا کرد بۆ خۆمان ئامادا کرد بۆ ڕاپەڕین ئیترەوە بوو کە دەستی پێکردی مەژۆگە و جەماوەری تر پەلەماری ناو دەربەنگ و ڕەبانی دەور پشتماندا هەتا بە تەوەکەڵیشەوە تەوەکەڵ معسکەری لێ و معسکەری گەورە لە تەوەکەڵە و ناو ئاغزەلەر و دەوروبەری چۆڵ بوو ئیتر بۆ پێە لەگەڵ جەماوەڕەکە چەند شەهیدیە بوو ئاغزەلەر ناو ئاغزەلەر سێ شەهیدمان داوە ناو ئاغزەلەر من ناوەکانیان تەواو لەفکردنی و برادرانی ترە لایەنە ناوەکە سێش خاوەنی سێ شەهیدین دەسپاس بۆ مامۆستا. بڵێ چنوور منەمێ شتێکی تر باس بکەم ئاغجەلەر کاتی خۆی لە کاتی ڕاپەڕینە تەواو تەخت کرابوو خاپور کرابوو گەنجێک دەدوێنم کە بزانێ باسی ئەو کاتە کە کراوە ئاغجەلەر چۆ بووە بەراوردی بکات لەگەڵ ئێستا بە کورتی ئەمانەوێ باز لە دەستکەوتەکانی دوای ڕاپەڕینی ئێرە بکەین. کاک ئامان سڵاوت لێبێ بەڕێستان وەکو گەنجێک ئاغجەلەر چۆن ئەبینی لە ڕووی دەستکەوتەکانی دوای ڕاپەڕینەوە کە وەکو باس کراوە تەمان جەنابەت مناڵ بووی ئەو کاتە بەڵام باس کراوە چۆن بۆ ئێستا چی ئەبینی؟ بەڕاستی دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوەندە گەورەیە ئەوەندە گەورەیە ینی بۆ هەر چۆنێک بۆ کوردستانی باشوور بگرێ بۆ هەر چوار پارچەی کوردستان دەستکەوتی هەرە مەزن بوو ینی کوردستانی باشوور بە لانکەیەکی هەموو شۆڕشەکانی تر هەموو ڕەوت و سێ پارتە سیاسەکانی پارچەکانی تی کوردستان بە تایبەتی دوای ڕاپەڕین ئێمە کە حکوومەتی نوێی کوردستان دروست بوو بە تایبەتی ناحیەی ئاغجەر پرۆژە و دەستی کاری خزمەتگوزاری زۆر گەاندە ئاغجەر لە جێی هەموو خانۆ وێرانکراوەکان کە بەدەستی وەحز وێران کرابوو هەمووی خاوی نوێ کرایەوە لە ڕووی پرۆژە و خزمەتگوزاریەوە تا ڕادێک پرۆژە و خزمەتگوزاری باشی پێگەیاندری ئێمە بە تایبەتی ڕاپەڕین دەستکەوتێک ئەوەندە گەورە و پیرۆسە دەبێت بە هەمومان بیپارێزین وەک بیبلێت چاومان ئەومان لێبیر نەچێ بەڕابەتی یەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی مام جەلال ئەم دەستکەوتانە هاتوو دەدی بە خوێنی شەهیدەکانمان بە هەموو شوێک دەبێت پارێزین ئێمە ئومێدەوارین ئەم دەستە نوێی ئەم جومەنە سەرکردە نوێی کە دوای ئەم کۆنگرەی ئاخرێکێتی نیشتمانی کوردستان هیوای ئاواتی ئەومانە درێژە پێدەری کاروانی ڕێبازی شەهیدەکان بن و ئەو خەونانی کە نهاتوو ددی بەڕاستی ئەم دەستە نوێیە ئەم گەنجانی کە ساتو پێشەوە کە هەموو چاومان دەستی ئەم سەرکردن گەنجانن بەڕاستی خزمەتێکی ئاوەڕێکی لە ماڵە شەهیدەکان ماڵە ئەنفالەکان بدەنەوە هیوای سەرکەوتن بۆ تەواوی گەلی کوردستان نەخوازین. بەڵێ چنوور من ئەمەوێ بە کورتی باز لەوە بکەم کە گرنگی ئاغجەلەر لەگەڵ چەمچەماڵ و بازیان و قەرهەنجیر هەمووی یەک استراتیژیان هەبوو ئەویش ئەوە بووە کە توانیوانە ڕێگای بەعز لە سلێمانی و بەشێکی زۆری کوردستان قەتع بکەن و لێرەدا بتوانن بەرەنگاری بنەوە. بەڵام من دێمەوە لاتان بۆ هەر پرسیارەکە بێت.
سپاس بۆ پەیامنێرمان مەجید حەمید کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بۆ میوانەکانت بەڵێ خۆشەویستان ئێستاشە چینە لای حەیدەر ئەحمەد لە کفریوانێکە لەسەر ساڵیاتی ڕاپەڕین بۆمانە دێ. حەیدەر سڵاو لێ بێ و بەیانیت باش. هەموو کاتێکت باش لە کفریەوە دەمەوێت ئەمڕۆ باس لە ساڵیادی ڕاپەڕینی دووسخورماتوو بکەم چونکە کفری و دووسخورماتوو هەر ئەمڕۆ دەی 29 ساڵ لەمەوە بەرئازاد کرا بە تایبەتتر خورماتوو بۆ پێیکەوە لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی و هەروەها گرنگی ئەو ناوچەیە ڕوبەڕووبوونەوە و شەڕێکی چەند ڕۆژی تێدا ئەنجام درا. من دەمەوێت بۆ زیاتر قسەکردن لەسەر ڕاپەڕینی خورماتوو چۆن کرا، ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێزگەی دەینگەلی کوردستان و شانەکانی ناو دووسخورماتوو چونکە جگە لە دەیسێ ڕۆژانی پێشتریش ئامادەکاری کرا. بۆ زیاتر قسەکردن من دەسمە لای مام کاکتەی بێت ئێرە سپاسەکەم. دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئازادکردنی خورماتوو. بەڵێ سەری ڕێز و نوازشدانم بۆ شەهیدانی ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 دیارە لەمە شاری دووز یەکێتی نیشتیمانی کوردستان دەورێکی گرنگی بوو. ئێمە یەکێ لەو پێشمەرگە لێبنانەی کە ئێمە لەگەڵ پارتیزانەکانە تەنسیقمان بوو، ئێمە ڕۆژانە سەردانیانمانەکرد بۆی تەختیتی خوتەی ئەوە دانین کە چۆن ڕاپەڕین بکرێ و چی بکەین و ئەوانەی کە پێشمەرگەی کۆنن، ئەوانەی کە کادرن، ئەوانەی کە تەنزیماتی یەکێتی نیشتیمانی کوردستانن لە دەور خۆمان کۆی کەینەوە و بیاکەی نەشانەی چەکدار بۆ ناو شار بۆ ڕۆژی ڕاپەڕین. ئێمە دەستمان کردە ئەیشکردن ماوەی پێش ڕاپەڕینی 91 توانیمە هەر شانە چەکدار لە شاری دووزە دروستکەین. ئەم هەر شانە چەکدارە ئەوی شێکێکی بەندە بوو، یەکێکی ئەو کاکتایر و کاکشکوری حەمە حوسێن و چەند ڕۆژ لە دووسخورماتووە شەڕ و کاکە لە ڕۆژی دەی سێ ئێمە دەستمان پێی کرد تاکو 19 سێ ئێمە بەردەوام لە شەڕابوون شەو ڕۆژ، یعنی بەرگریەکی مهمما کرد، بەرگریەکما کرد کە لە تاریخی پێشمەرگایەتیمە باوەڕ ناگەمە ئەوەنەی ئەو 9 ڕۆژە دە ڕۆژە ئێمە بەرگری چاکمان کردویە. بەڵێ کاکتایر بێت ئێرە دەمەوێت پرسم لە تو کاکتایر لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ڕژێمی بەعس دوای ئەوەی کە شەڕی ڕاپەڕین دەست پێکردی هێزێکی زۆری هاورد، ئامانج لەو هێزە چی بوو؟ ئامانج لەوە شاری شاری دووسخورماتوو ئەکسەری کووردە، ئەو جوستی کورد لە ناو داینێتی لەو شارە. ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێشمەرگە دێرینەکان و وەکو جەماوەر هەمووی بەشداری کرد، بەرانگیری بووینەوە و دەدانە ڕۆژ ئەمە مقاومەما کرد. شەهید حەمەڕەش لەکوێ شەهید بوو؟ شەهید حەمەڕەش لەسەر جادەی کەرکووک هیچ شەید و کەرکووک بەغدا. واتە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی باڵای هەبوو لە دووسخورماتووە. یەکێتی نیشتیمانی کورد بەس یەکێتی لە منتیقەیە، نە پارتی لە هیچ حیزبێنەی لە منتیقە، بەس یەکێتی دەور شەڕەکانی بینی. کاکتەی دێمە لای جەنابەت ئەگەر بکرێ پاس لەوە بکەی جۆش و خرۆژی خەڵک چۆن بوو بۆ ئەوەی کەوا خۆری ئازادی لە ناو خورماتوو هەڵبێت. بەڵێ هەر ڕۆژی ڕاپەڕین جەماوەڕەکەش هەمووی لەگەڵ پێشمەرگە پارتیزانەکان و کادر و پێشمەرگەکان ناو شارە هەمویان ڕاپەڕین بۆ گیان دژمنی سەرەکی کە سەدام حوسێن ڕژێمی بەعس هەڵیان قوتایە سەر دام و دەستگاکانی ڕژێم لە ناو شارە. بۆ ماوەی 2 سعات ئێمە هەموو دام و دەستگاکانمان تەفر و توناکرد و دەستمان کرد بەسەریانە جگە لە قاتە جێ شعبیەکە مەقاومەی کرد تا ئێوارە. کاکتایر من دێمە بەلای جەنابەت لە ساڵیادی 29 ساڵی یادی ڕاپەڕینە پێتوانێت خورماتوو هێشتا بریندارە پێویستەوەی برینەکانی ساڕێژ بکە و دەسەڵاتی کورد لە هەرێمی کوردستان و بەغداش ئاور لە خورماتوو بدەنەوە. ئێمە داوا ئەکەین لەوانەی کەوا لە بەغداد هاوری لە دووسخورماتی بوونەوە لەبەر ئەوەی دووسخورماتوو زۆر مەغدورە، زۆر تعدادێکە زۆر یا بریندارە، ئیسش برینەکەی ساڕێژ نەبووە. کاکادر جەناب دۆکە پێشمەرگەی دێرین چی بکرێ بۆ خورماتوو باشە ئێستا؟ وەڵڵاهی ئێمە ئەڵێن دووسخورماتوو ئێستا هێزێکی تری تایە وەلەو هێزەکەیش زۆر هین نییە، خراپ نییە، بێفەرق و جیاوازی هانا و شارە، بەڵام
ئێمە خۆمان ماوەیەک لەژێر سوڵتەی خۆمان نایدوز بەڵام کۆمەڵێ هەڵە و کۆمەڵێ ئەو شتانە کرا بەڵام ئێمە هیوادارین لەگەڵ حکومەتی بەغا تەنسیق بکەن بۆی ئەگەر هێزماش بگەڕێتەوە بە شێوەیە یاسایی بگەڕێتەوە بۆ ناو شاری دووز بۆ ئەوی بە مشتەرەکی سەرپەرشتی ناوچەکە بکەن. شاری دووز شارێکی ئستراتیژیە لەسەر خەتی بەغا کەرکووک کەولێرە پێویستەکە ئێمە زۆر یعنی هەوڵدەین شاری دووز هێزەکانی خۆمان و حیزبە کوردستانیەکانیش بگەڕێنەوە ناو شار بەست بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەک وەکو برای چۆن ئەڵێن ئاشتی ئەو بەو شێوە یعنی ئێمە لەگەڵ قەومیەتەکان ترە کاتەکان جێبەجێ بکەین. بەڵێ دەستخۆ زۆر سپاس بۆ مامپێی پێشمەرگەی دیرین بەو کاکتایی پێشمەرگەی دیرین و بەشداروی ڕاپەڕین دیارە وەک جەنابیان پێشمەرگە دیرینەکان و تەواوی خەڵکی خورمات و ئاماژەی بۆ دەکەن کەوا پێویستە ساڵیادی ڕاپەڕینی ئازادکردنی خورمات و بکرێتە دەرفەتێک بۆ ئەوەی ئاوڕێکی جدی لە خورمات و بدرێتەوە لەلایەک ساڕژی برینەکانی بکرێت لەلایەک ئەو پرۆژانەی کە تا ئێستا ڕاگیراوە دەستی پێک بکرێت و هەنگاوی ئاوەدانی ڕوو لە خورمات و بکاو پێکەوە ژیان چونکە خورمات و بۆ پێیکەوە ناوچەیەکی استراتیژی گرینگە نەتەوەکانی کورد و عەرەب و تورکمانی تێدایە بەڵام بۆ پێیکەوە هەرە زۆری کووردە بۆیە داواکارن ساڵیادی 29 ساڵەی ڕاپەڕینی قەزای دووس خورمات و بکرێتە ڕۆژی ئاوردانەوە و ڕۆژی ئاوەدانی لە خورمات و هەروەها لە تەواوی ناوچەکانی دیکە. پەیامنێرمان حەیدەر ئەحمەد سپاس بۆ ئەوەی کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت. بەڵێ ئەزیزان هەروەک لە پێشتریشدا ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینی ناوچەی تەقتەقە کە بەشێک لە هاوڵاتیانی ناوچەی تەقتە بۆ مایکی گەلی کوردستان دواون و باسییان لە ساڵیادی ڕاپەڕینەکە کردووە با پێکەوە بینەریبی. لە یادی ڕاپەڕین سڵاو و ڕێز بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان بە تایبەتی ڕەوان شادان مامجەلال و کاک نەوشیروان کە دەوری سەرەکیان هەبوو لە داڕشتنی بەرنامەی ڕاپەڕین هەروە کردارێکی خۆ ڕسک نەبوو بەرنامە ڕێژ بوو بەرنامە ئیشوکارەکان دەکرات چەند مانگ پێشتر ئیشوکاری بۆ کرابوو هەم لە ناوەوە هەم لە سەر سنوورش هێزەکان دابش کرابوون کە چۆن بەشداری بکەن دیارە دەوری هێزی پێشمەرگەی کوردستان دەوری سەرەکی بوو خەڵکو و زەماوەری ڕاپەڕەوی کوردستانش دەوری سەرەکیان بینی شامبشانی پێشمەرگە بەنسبەت سنووری ئێمە لە تەختە ئەو کاتە ئێمە مەفرەزیەک بووین ڕێکخرابووین بۆ تەختە خاتین پێش ئەوەی بین بۆ ئێرە ئێمە بروسکەشمان ناردی ئەو کاتە بوو کاک نەوشیروان لە بروسکەکە نەسەکەی لاتە دەتوانی دیاری بدەی کە دەوری خەڵکو و زەماوەری ڕاپەڕی و چەکدارە شۆڕجێڕەکانمان بەرچاو خستێ لە بروسکەکە ئەو کاتە کە دەوریان هەبوو لە ڕزگارکردنی خەڵکی کورد تەقتەق لە دەستی ڕژێمی بعد. ئەگەر پێمان بڵێ جۆش و خۆشی خەڵکی و کات بە شێوازێک بووە چۆن بووە؟ وەڵا ئەوە ڕۆژێکە هەر بەڕاستی ناتوانانی چۆن وەسفی بکەی کە پێشوازیی وایان لێکردین زەماوەر ئەو ڕۆژەکە ئێمە پێشمەرگە گەیشتنی ناو تەختە بە هەزاران کەس دەوری لێماندا بوو دەوری پەلەماریان ماچیان دەکردین بە خێراتیان دەکردین ڕێزیان لێ دەگرتین سەروەرێکی گەورە بوو ئێمە بۆ کاتە ئومێد دەکەین کە ئەو سەروەریە پارێزرێ ببینێ لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو خۆشەویستە دروست بێتەوە لە ناو هێزی پێشمەرگە و زەماوەری ڕاپەڕێوی ئەو کات. بەرنامەی ڕاپەڕین و هاتە ناو تەختەق بە شێوازێک بوو دواتریش پلانەکان گۆڕرا و چەند پێشاتێکی نوێ هاتە گۆڕێ ئەگەر زانیاری وەکو باسم کرد لەسەرتا لەسەر سنوور بە بەرنامە هێزەکان دابش بوون بۆ ناوچەکان هەموو کوردستانی دەگرتەوە پێشمەرگە بەو شێوە دابشکرا بوو ئێمە مەفرەزیەکمان هەبوو پێشتر کاک مەلا جەمالی حاجی عەلی مەلازیات سەرپەرشتی دەکرد لەگەر مامۆستا باپیر ئەوان پێشتر هاتوونە سنوورەکە پەیوەندیان بە خەڵکی ناوشارە کرد بوو ئێمەش مەفرەزەیەکە بووین لەگەر کاک شێخ فەتاح و کاک دەلیر تەقتەقی و ئەو مەجموعە برادەرەکە پێکەوە هاتین دەوری 20 پێشمەرگە دەبووین بەداخەوە ناوەکان مەسەلیاتنی هەموو پێکەوە بەشداریمان کرد و گەیشتینە کۆیە لە کۆیە کە کۆی ئازاد کرا ئێمە بەرنامێکمان لەوێ دووبارە داڕێشتەوە کە بێین لە ڕاستی کە پەنەک بپەڕینەوە بچین لە ڕێی گاشی وەسوور لەوێ هێزێکدا بنین بۆ ئەو خواتێک کە لە قەراتە بوو نەتوانێت بگەڕێتەوە بەرەو عێراق بەڵام ئێمە لەو قسانە بووین جوابیان بۆمان گوتیان هێزەکە عێراق ئینسحابی کردیا گەڕایەوە بەرەو کەرکووک ئەو کاتە ئێمە شاتین کاتێک هاتین وەکو پێم گوتی دەوری ڕاپەڕین خەڵکی
هێزەکانی کە لە ناوشار بوون دەوری ئازایانیان بینی بوو دەسەڵاتیان بەسەر هەموو دام دەستگاکان گرتبوو ئێمەش گەیشتنە لایەن و پیرۆزباییمان لێکردن. دوو شەو پێشتر مەپرەزەیەکی پارتیزان کە لە سنوورەکەی ئێمە بوون پەیوەندیان پێمەوە کرد و شەو هاتن بۆ لام کە هاتن بۆ لام کۆمەڵێ نامە و کۆمەڵە ڕاستپاردە و ئەوەیان پێبوو کە ئێمە بۆ سبەینێ بە هاوکاری کاک وەستا سەلامی باغەزنێر شتەکانیان بۆ جێبەجێکەین و هەم هاوکاریشیان بکەین لە پێداویستیەکانی کە ئەو دوو ڕۆژەی دەمێننەوە. بەڵام خەڵکی ڕاپەڕی و ئەو کاتە برینەکانی ئەنپال هێشتا ساڕێژ نەبوو بە سوێ بوو ڕانەوەستان تاوەکو مەپرزەکان داخل دەبن ئەوجا ڕاپەڕینەکە بکەن بۆ یەگە مەپرزەکان داخل بوونە ڕەنگە پیاوانی ڕژێمە وها بە ئاسانی دەربازیان نەبووە ڕەنگە کۆمەڵی خەڵکیان لێ بکوژرایە چونکە من پێش ئەوەی کە سەرهەڵدانەکە دەست پێ بکە کوڕێک لێرە پۆلیس بوو بە ناوی عیسام بە عیسا مەسوول مەشعور بوو چەکەکانی منەزەمەکەی بۆ من هێنا کە ژمارەیان 8 کلاشکۆبەرشتیانم دابش کرد و دامە خەڵکی بۆ ئەوەی کە بەرگری بکەین و ئەوە بکەین هێشتا وەکو ڕژێم لە قەڵاتە ئەوانەما بوو بە دۆشکە تەقەی دەکرد و نەڕۆیشت بوو. ئەوە بوو کە شتەکانمانی کرد و نامەکانمان دابش کرد وەکو باسم کرد مەپرزە پارتیزانەکە نەگەیشتنە شوێنی خۆیان خەڵک ڕاپەڕی و هێزەکانی ڕژێم لەو ناوە نەمان و ڕایان کرد. سیاری منەزەمە هاتنە خوارێ و گەڕانەوە چوونەوە لەو منەزەمە ئەمنیش بەغاردانە هەتامانە چوم چاک و تاقمەکەم هینا و لە کۆڵانەکە هاوارم کرد ڕاپەڕن خەڵچینە ڕۆژی ئەو ڕۆژتانە ڕۆژی ڕاپەڕینە بەرەو منەزەمە هاتم ڕاکەم لێن دەرێت تەقان لێ بکەم لە منەزەمە لێرم هەرێن سەکوشتەکەی خۆم پێینە هاتم ئەوان گەڕانەوە ڕوو لە خراتە بڕۆن ویستم لە ئەمری لە نیشەوەکەی زراعە ویستم پێشیان لێ بگرم تەقیان لێ بکەم کۆمەڵی خەڵکی مەدەنی کەوتە پێش سیارەکە و دەوروشتی سیارەکە نەمتوانین تەقیان لێ بکەم کەوتمە دوایان ڕوولا خوارەوە بنداری زراعە لەوێ دەستڕێژەکەم بەسەریانەوە شەید شەماڵی کە پەنێک هاتە دەرەجێرسەیەکی پێ بوو وتی ئۆتوبی گوتم ئاگوتی منیش لە گەرتمەری باڕۆین ڕوولا قەڵاتە هەردووکمان ڕۆیشتین تەقەمان کرد کۆمەرێک جوندی لەولا هاتن دەسمیل بوون گوتیان ئێمە کوردین هەراتینە لە بەندەستی ئەسکەریەکەەوە بار دەکەو هەردی ئێمەش بەرەو قەراتە هەردووکمان پێش هەموو کەسێک گەیشتینە سەر دەستەکە سەیتەرەکەمان گرت هەردووکمان کەسی کە لێ نەبوو سەیتەرەکەمان کە گرت چەکەکی زۆری لێ هەموو چەکانمان هێنا لە سەیتەرەکە ڕوومان کرد گوتەوە خەڵک باڵۆ خۆی چاکەری و بەرەو ڕووی ڕژێم کەوتەوە لێرانە ئێمە پەڕینەوە ڕۆبەر ئەو جا خەڵکەکە هات و برادێکشکەمان بەگەرکەوت من لە دۆشکەکەم نەزانی دیڤەکە و هەندێکمان شابوون لە لۆفەکانی شخصەوەسیرە بەسەرەکەوتن بەو برادرم گوتم شێ دەزانین تەقەکە بەو دۆشکەیە گوتی من دەزانم و تەقەی لێکە بە دۆشکە دۆشکێکی سالولەیە و تەقەی لێکرد لە ئیڤەکە و لەوانە تەقتەق شوێنێکی استراتیجیە بە نسبەتێکی نیشتمانی کوردستانەوە هەروەها بارگایکی گەورەی معسکەری بەعس لە قەڵاتە بوو و لێرەوە جەماوەری شۆڕژێ و هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو ڕەتڵی کە تەرخان کرابوو بۆ ئازادکردنی تەقتەق لێرەوە پەلاماری شوێنەکانەدا و تەقتەق بە لە ماوەیەکی زۆر کەمدا ئازاد کرا و ئەم ساڵیش بە هۆی ئەم نەخۆشیەوە کە تەمەناکەم هیوادارین میلەتەکەمان سەلامەت بێت نەمانتوانی هیچ بۆ مناسبەیەک بکەینەوە پار و ساڵانی ڕابردوو لە هەموو شوێنەکان مناسبەی زۆر باشمان بەڕێوە دەبرد بە بۆنەی ئازادکردنی تەقتەق و ڕاپەڕنی گەلی کوردستانەوە بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو نەخۆشیەوە بۆنەکان نەکراوە پێم خۆشحال لێرەوە ئاماژە بۆ بکەم ڕەتلی تەقتەق ڕەتلی پارتیزانەکانی تەقتەق کە هاتنە خوارەوە و بۆ تەقتەق تەرخان کرابوون ئەم بەڕێزانی لای خوارەوە بوون کاک مەلا جەمال شەید برایم عوسمان هەروەها کاک ئەنوەر عومەر باغەزنێری دڵزار علی حەمشین هەڵۆڕەش و شێخ کەریم کاولان ئەم بەڕێزانە ئەم شەش کەسە ڕەتلی پارتیزانی تەقتەق بوون بۆ ئازادکردنی تەقتەق ئامادە کرابوون هەروەها هاوکارانی ئەم ڕەت لە پارتیزانە کە زۆر ماندوو بوون بە بەردەوامی هاتوچۆیان دەکرد و هاوکار و هەماهەنگ بوون وەستا سەلامی باغەزنێرە کاک محەممەد عومەر شیوەجانی کاک سعدی کانی ڕەش کاک عەمید سەرهەدی کانی ڕەش ئەمانە هاوکاری ئەو ڕەت لە پارتیزانە بوون کە دوجار لەگەڵ جەماوەرە پەلاماری تەقتەقاندا و شارۆچکەی تەقتەقان ئازاد کرد لە ساڕۆژی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 گەرمترین جوانترین پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم کە لە بەهاری ساڵی 1991 بە هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان و نەشەدارڕێژەری ڕاپەڕینێکی نیشتمانی کوردستان و بەڕابەتی سەرۆک مام جەلال کاک نەوشیروان مستەفا ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 کرا لەم ڕۆژەدا گەرمترین جوانترین پیرۆزبایی خۆمەڵات دەگەین و لێرەدا دەمەوێت گرنگی و بایەخی ڕۆڵی ڕاگەاندن بەرز بنرخێنین کە لەو کاتدا ئێزگەی گەلی کوردستان بەڕاستی بایەخێکی تایبەتی هەبوو چێ ئەو بەیاننامانەی کە لە ئیزگەوە ڕادەگەندرا چێ ئەوانەی کە بڵێن شانە چەکدارەکانی بروسێک لێەوە ئاگادار دەکرانەوە کە شار بە شار و ناحیە بە ناحیە قەزا بە قەزا کە بڵێن بۆ پاک
داواکردنەوەی لە ڕژێمی بەعس من ناڵم بڵێن ئەگە هین ڕاگەاندن نەبووە بڵێن ڕاپەڕین نەدەکرا بەڵام ئەگەر بشکرا بۆە لەوانەیە کات و وەختی زیاتری بیستابایە وەکو ئەوەی کە بڵێن بۆ بەرنامە و بۆ پوختیە بۆ ڕێکوپێکێکی ئەنجام درا و هەموو شار و شارۆچکانە تاو کەرکووی قوچی کوردستانیشی گرتەوە ڕۆڵ و گرنگی بایەخی زیاتری دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەتیش رادیۆی گەلی کوردستان. بەڵێ ئازیزان هەر لەسەر ساڵیادی ڕاپەڕینی ناوچەی تەقتەق ئێستاشە چینە لای پەیامێرمان ئاماج کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە ئامان سڵاو لێ بێ و بەیانیت باش ساڵیادی ڕاپەڕینتان لێ پیرۆز بێت. سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی بەڕێز یادی 29 ساڵی ئازادکردنی شار و شارچکانی کوردستان لە تۆ لە تەواوی بینەرانی بەڕێز پیرۆز دەکەمەوە بە تایبەتیش خەڵکی تەقتەق کە 29 ساڵ بەر لە ئێستا دژی زڵم و داپلۆسینی حکوومەتی باسی ئەو کات ڕاپەڕین و شارەکەیان بە تەواوەتی ئازادکردیارە دوای نۆی سێکە شاری کۆی ئازاد کرا بە پلانێکی تۆکمە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ڕاپەڕینی ئەو کات پلان دادەنێن بۆی لادەی سێ داخل بە شاری تەقتەق بن هەرچەندە سەرەتاوا پێشبینی دەکرات کۆنتڕۆلکردنی تەقتەق بە ماوەیەکی کەم تا ڕادەیەک ئەستان بێت چونکی ئەو کات 5 فەوجی خەفیفە لە تەقتەق هەبووە لە معسکەری قەڵاتە بەڵام پێشگەیشتن بە تەقتەق پێشگەیشتنی هێزەکانی پێشمەرگە بە تەقتەق لە ڕێگای پۆلیسێکەوە دەست بەسەر سەرجەم چەکانی ناو بنکەی پۆلیسی تەقتەقدا دەگرن و دوای نزیکبوونەوەی هێزەکانی پێشمەرگە بە دەواازەی شاری تەقتەق هێزەکانی ئەو کاتی بەعز لە تەقتەق هەڵدێن و بەشێک لە هێزەکانی پێشمەرگە تا نزیک شیوە سووروە تا نزیک قەرەناوی ئێستا بە دوایان دەکەون و هێزەکانی بەعس بەرەو شاری کەرکووک ڕاودنن بۆ گرتنی زانیاری زیاتر ئێستا مامۆستا مستەفام لەگەڵ مامۆستا مستەفا گەر بفەرمی تێرە و زانیاری زیاترمان پێ بدەی بزانین بۆ ساڵ یادی ڕاپەڕین لە تەقتەق نەکراوە. بەڵێ ئەمڕۆ دەی ئازار یادی ڕاپەڕینی شاری تەقتەق پیرۆز دەکەم بە ناوی خۆم بە ناوی هەموو هەڤاڵانم لە کۆمیتەی ڕەسەن تەقتەق پیرۆزە لە هەموو بنەماڵەی سەربەرزی شەیدان و هەموو خەڵکی تێکۆشەی تەقتەق و هەموو گەلی کوردستان. بەڕاستی یادی ڕاپەڕین یادێکی زۆر شکۆدارە زۆر گەورەیە لە مێژووی گەلی کورد و وەرچەرخانێکی زۆر مێژووی گەورە بوو و شاری تەقتەقی بە حکمی ئەوەی کەوتۆ نێوان سێ پارێزگاوە شوێنێکی استراتیجی بوو بۆ ڕاپەڕین و لێرەوە توانرا خاڵی وەرچەرخان بێ بۆ ئازادکردنی کەرکووک دڵی کوردستان و قودسی کوردستان بۆیە هەر لێرەوە جارێکی تریش ڕێز سڵاوم بۆ بنەماڵەی سەربەرزی شەیدان و هەموو خەڵکی تێکۆشەری تەقتەق و سنوورەکە و یادی ڕاپەڕین بەڕاستی یادێکی پڕشکۆدار و زۆر گەورە و پیرۆزە لە گەلی کورد و لە مێژووی گەلی کوردستان. مامۆستا ڕاپەڕین کۆمەڵێک دەستکەوتیە بۆ ئەلبەت تەقتەقیش بێبەز نەبووە لەو دەستکەوتانە ئەگەر سەرنج بدەین لێران ئەم جێگەی ئێستا لە پێشتردا لە ڕابردوودا شوێنی ئەشکەنجەدان و تعزیبدانی خەڵک بووە لە پشتەوەم ئێستا کراوەتە پارێک باسی بەشێک لەو دەستکەوتانەوەم کە لە دوای ڕاپەڕینەوە لە تەقتەقاتەوە لە دوای ڕاپەڕین دەستکەوتێکی زۆر بۆ گەلی کوردستان و بوژانەوەکی گەورە بە کوردستان و بینراوە خۆتان دەزانن حکوومەتی بەعس سیاسەتێکی زۆر فاشلانی هەبووە سەبارەت بە کوردستان و زیاتر لە 52 شار و شارۆچکە لەگەڵ تەخت کرد و تەقتەق لە ناحیەوە لە 1970 ناحیەیە ناونیشانی ناحیە لێ وەرگرتەوە لە دوای ئەنفالەکان و کردێ گوندێکی بچووک بەڵام لە دوای ڕاپەڕین ئیتر پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم شارە وەکو باقی شارەکانی تر لە هەموو بوارەکانی خزمەتگوزاری و پەروەردە لە هەموو سێکتەرەکانەوە گەشەکردن و گەورەی زۆر بەخۆبینەوە هەر لە بواری پارک و لە بواری وەک شوێنێکی گەشتیاری هەروەها ئێستا پەیمانگایەکی لێ کە ئومێدەوارین بێتە پەیمانگایەکی ڕەسمی و لە هەموو بوارەکانەوە گەشەکردنێکی بەچاوی بەخۆی بینیوە و ئەوش هەموو دەستکەوتی ڕاپەڕین و دەستکەوتی خوێنی شەیدانی ڕاپەڕینی گەلی کوردستانە. مستەفا سەلام ئەگەر بفەرمی تێرە پێم بڵێ 29 ساڵ بەر لە ئێستایەوە لە کۆیەوە پلانتان دادنا بۆی بێنە شاری تەقتەق و شاری تەقتەق ئازادکردن زانیاری زیاتر لەو بارەی و لای زۆر سپاس و یادی 29 ساڵی ڕاپەڕینی شار و شارچکانی هەرێمی کوردستان دیارە ئەوڕۆکە ڕۆژ زۆر مێژوو تاریخە لە تاریخی جوانە زگاری خوازی ئەتەوەکەمان ئەوڕۆ ئێمە هەکە لە شارۆچکەی تەقتەقمانێتی ئەو گوندەی ئەو شارۆچکەیەکە لە سەدەی بەعس لە ناحیەوە کرا بە گوندی ئەزیزیە ئێستاکە ئەو بە شێوەیەک ئەو خەڵکی ئەو ناوچەی ینی لە هەر چادەورە و دەورەدرا بوو هیچ حرەکەی تێدا نەبوو تەنانەت هەر چادەورەی فەوزەکانی دەوروبەری تەقتەقش حکوومەتی بەعس سەحب کردەوە بەڵام کە پارێزانەکان ڕاپەڕین دەستی پێکرد ئەمە ناومان پێگەیشت ئەو مەفرەدە پارێزانەیە کە هاتنە خوارە ژمارەیان 5 کەس و بریتی بوو لە کاک مەلا جەمال کاک شێخ کەریم
ئەنوەر عومەر ڕەسوول باغەزنێری هەڵۆڕەشی ئەوە هەڵۆڕەش لەگەڵ زاری عەلی حەمەشین لای کاک محەممەدی عەلی سوور بوون لە سێشی وەزانی داوای هاوکاریان کرد هیچ شەچیان پێ نەبوو ئەمە هاوکاری کۆمەڵە خەڵک دەسم بە کۆکردنەوەی هاوکاری کرد من لە خۆم چەندزارە سەردارم کردن بە کۆڵشتەکان لۆ پێدەگەاندن دەمبردا سێشی وەزانیەکە ئەلێرانەوە بە زیاتر لە 3 ساعت ئەو کات دەگەی ئەو شوێنە وەختێک حکوومەتی بەعەسەکرد پەلاماری بڵێن ویستی پەلامارە دیوڕانیە بدا بەهێزشی گەورەوە چەند فەرقەیەک عەسکەر پەلاماری تێکشکا لە کۆشت و شەڕەشی گەورە و سوپاکەی تێشکا لەوە حکوومەت یەکجاری تێکشکا و ڕۆیشت و ئەلێرانەش خۆی نەگرت و چاڕوان دەکرا هەکرێ شەڕی گەورە و خێناوی ڕوودا بەڵام حکومەت خڵاتی چۆک کە عەمیل محەممەد لێ و بەهار پێنج فەوزەکەەوە قەسیم بوون و بۆ شێوێ بۆ بڵێ ئێوە کا هاتنە ناو شاری تەختەق ئەو کات جۆش و خۆشی ئێوەوە خەڵکی بە شێوازیە بوت ئەمە من هەر ناو شاری تەختەق بووم لەبەر ئەوەی من ئەو شەوە دەرچوو چوم لای پارتیزانەکان هەکە چوم ئەو شەڕی شەڕ لە کۆیە بوو من لێەوە یەکسەر گەڕامەوە لەو کۆیە وەختە لە کۆیەوە من هاتم خەڵک ئێرە لە کار ڕاپەرنەکەم لەو کە لە حەزەیە لێر نەبووم بەدەشتی کۆیان ڕۆیشتمەوە باز بۆ زانیارەکان مامۆستاگەر فەرمیتی ئێرە و باسی ئەومان بۆ پێ شوێ بەر لە ڕاپەڕی لە ماڵیەوە یاخود دوو شەو پێش ڕاپەڕی کۆبنەوەی کراوە ئامادەکاریەکان باس کراوە زۆر سپاس لە یادی ڕاپەڕینی شکۆداری شاری تەختەق سڵاو و درود بۆ گیانی پاچی شەهیدانی ڕاپەڕین دیارە ئەو ڕاپەڕینەوە بەرنامەیەکی تۆکمە بووە تەبەن لە 28 دووی ساڵی 1991 مەفرەزێکی تایبەت بوو کە 5 کەس پێک هاتبوو ئامر مەفرەزەکە جەمالی حاجی عەلی مەلازیادی بوو شێخ کەریم بوو و هەروە هەڵۆڕەش بوو مەلاعوزێر بوو ئەنوەر باغەزنێری بوون ئەوانە هاتنە ماڵی ئێمە شەوێک بەڕاستی شەوی پێشمەرگە کە خۆیان ناویان دێنا شەوێکی زۆر تاریک و باراناوی بوو ئێمە ئەوەندەمانزانی کە پەیدا بوون بەشێکی ڕاستەوخۆ لە تەختەقەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە میوانەکانت بەرز و پیرۆز بێ ساڵیادی ڕاپەڕین خۆشێستان ئەمڕۆژ کۆتاییمان با پرۆگرامی ئەمڕۆمان هێناوە تا سبێنەوە پرۆگرامێکی نوێ و پێتانەگەینەوە کاتێکی خۆش.